ئازان خۆشەویستانە ڕۆتان شادۆم کاتتان باش خۆشحاڵم بۆ بەرنامەیەشتر لەگەڵەوەی ئازیزم لە کەناڵی هیواوە. من شەماڵ عەلیم ئەمڕۆ 21 سێ گفتوگۆیەکمانە بێ لەگەڵ هاوڕێکی ئازیزە سەبارەت بە پەیامی ئۆجالان و کاریگەریەکانی لەسەر دۆخی ناوچەکە هەروەها پرسی کورد. بەر لەوەی کە دەست بەرنامەکە بکەم دووبارە پیرۆزبایی نەورۆز بە هەمووی ئێوەی ئازیزەڵێم بە ئومێدی ئەوەی نەورۆزێکی شادتان بوو بێ وە ساڵی داهاتوو بۆ ئەوانەی کە ساڵە گۆڕێ تایبەتی هاوڕێیانێک و بینەرانێکی عزیز کە لە ئێرانەوە تەماشاکاری بەرنامەکانمان ئومێدەوانی ساڵی ئایندەتان ساڵێکی کامەرانتر ئاسوودەتر ئازاتر لە ساڵی ڕابردوو بێ. هەرحاڵ لەگەڵ ئێوەی ئازیزە بەخێرهاتنی هاوڕێی ئازیز و خۆشەویستم هاوڕێ حەسەن جودیەکەم. زۆر سپاس دەکەم هاوڕێ حەسەن نەورۆزیشە، بەڵام ئەم فرسەتت بۆ من ڕەخسان کە داوەتی منت قبول کرد و لەم بەرنامەیە لەگەم نابەشداربی زۆر جگای سپاسە. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر ڕێز و سپاسمێ بۆ و دەرفەتەی بۆ ئێمە درەخسان لێرەوە جەژنی نەورۆز و ساڵی نوێ لە هەموو ئەو مرۆڤانەی کە ئەم جەژنە پیرۆزەکەن لە هەر کوێیەکی دنیا هەن. هیواخوازم نەورۆزی ئەم ساڵ و ساڵی نوێی کوردی ببێتە ساڵی ئازادی و سەرکەوتن و ساڵی بەدیهێنانی هەموو مافەڕەواکانی مرۆڤ لە هەر کوێیەکی دنیا بێ. زۆر باشە کا حەسەن، ئێمە بۆ ئەم بەرنمەیە دیارە پێشتر قسەباسێکی کورتمان بووە، دیارە هەندێک شتی تازەش پێش هاتووە دۆخی تورکیاوانە کە باسمان لێوە نەکردو. حتمما پێم خۆشە بەو ئاستەی کە زانیاریتان هەیە سەبارەت بەوەی لە دواترا قسە بکەین. گۆڕانکاریە گاتۆ پێشەوە ئەم ڕۆژانە لە تورکیا کە کاریگەری ئەوەش باس بکەین، بەڵام وامەندانا بوو کە سەرەتا قسە لەسەر پاشخانەکان و هەلومەرجەکانی ئەم پەیامەی ئۆجئالان و کاتەکەی باسکەین. یعنی بۆ نمونایە ئەم پەیامە بەشێگەڵێن ئەمە دەست پێشخەری ئۆجەلانە بۆ چەکدانان و تەسلیم بوون یاخود ئەوەی کە ئیتر کۆتایی هێنان بە پەکەکەەوە ئەوانە، بەڵام بەشێکی تریش پێیان وایە هەڵسەنگاندیانە هۆیە کە پێچەوانەکەی ڕاست ئەمە دەوڵەتی تورکیا کە هاتوۆتە پێشەوە. ئەم تێڕواینە و پێشنیارە دەمێک هەبووە لەلایەن قەندیلەوە لەلایەن ئۆجالان خۆیەوە، بەڵام ئەم جاریان ئەمە دەوڵەتی تورکیایە کە بە جۆرێک ملکەچی ئەو داوایە بووە بۆ پێکێنانی ئاشتی یاخود بە ئاشتی چارەسەرکردنی مەسەلەی کورد لە تورکیا. ڕای ئێوە چیە لەم بابەتەوە؟ دووبارە سپاس ڕێز. لە ڕاستیدا ئەو پێواژۆی ئەمریان خۆ پرۆسەیە کە ئێستا مرۆڤ دەتوانێت بڵێ لە سەرەتاکانیدا و دەستی پێ کردووە لە بنچینەدا پاشخانێکی خۆی هەیە بێگومان. پاشخانەکەی مرۆڤ دەتوانێت بڵێ لەلایەن پەکەکەەوە دەگەڕێتەوە بۆ ساڵانی سەرەتای 90ەکان، کاتێک کە بۆ یەکەم جار ساڵی 93 بە شێوەیەکی فەرمی ئاگربەست ڕاگەیەندرا و دەوڵەتیش لەلایەن خۆیەوە بە تایبەتی تۆرگۆدۆزال و هەندێک ژەنرالی تورک بڵێن ئەم پێشوازیان لەو ئاگربەستە کرد. ئەو کاتە بە شێوەیەکی زمینی تورکیا بۆ خۆشی ئاگربەستی ڕاگەیاندە بوو بە شێوەیەکی زمینی، ینی بە شێوەیەکی ئاشکرانە، بەڵام هەموو شەڕی ڕاگرتە بوو. بەڵام ئەوە بوو ئێوە خۆتان دەزانن زۆری نەخایەند، ئاگربەستەکە تێکچوو و تۆرگۆدۆزال و ئەشرەف بەلدیسی کە سەرۆگاکانی پیادە بوو کوژران و چەند جەنراڵێکی تر کوژران و بەم شێوەیە ئەمە ئینکرا. چەند هینێکی تریش بەم شێوەیە وەکو پاشخانانی باسەکەین. بۆ ساڵی 97 نامە گۆڕینەوە لە نێوان نەجمەدین ئەربەکان کە ئەو کاتە سەرۆکی بڵێن حکوومەت بوو لەگەڵ ڕێبەرەوە جەلان و پەکەکە لە خەریکی نامە گۆڕینەوە بوو لە بۆی کە پێواشەیەکی نوێ دەست پێ بکرێت. هەر ئەو کاتە کە دەوڵەتی قوڵ هەستی پێکرد دەرکێ ئەنیزانی کە شتێکی وا هەیە کۆتاییان بە ژیانی سیاسی نەجمەدین ئەربەکان هێنا و لە حکومدەریان خست و پارتەکەشیان پارچە کرد. ینی ئەمانە هەن لە ساڵی 98 بە جارێکتر 2000 2002 2006 2005 2007 2009 2011
و 2013 تا 2015 ئەمانە هەمووی نزیک بە 11 جار ئاگربەست و 2 جار دۆخی بێ چالاکیرا گەێنراوە. ینی ئەمە لەلایەن پەکەکەوە لەلایەن دەوڵەتەوە جاری یەکەمە دەوڵەتیش دەکەوێتە ناو پرۆسەکەەوە، ینی مرۆڤ دەتوانێت بە جۆری ئەو سانیارانێک کە ئێمە هەمانە نزیک بە ساڵێکە دیالۆگێک لە نێوان ڕێبەرەوە جەلان و بڵێن دەوڵەت 4 مانگ نییە، ینی لە ئۆکتۆبر و دەستی پێ نەکردو نزیک بە ساڵێکەمە ساڵەکە دیالۆگ هەیە، بەڵام ئەم دیالۆگە لە ئەنجامدا نەگەیشتە هیچ ڕێککەوتنێک، تەنیا گەیشتە خاڵێک کە کۆکن لەسەرەوە کە پرسی ئەم پرسێک ئێستا هەیە دەوڵەت ناوی لە ناوە پرسی تیرۆر و کوردیش بە پرسی ماف و ئازادی بە پرسێکی سیاسی یاسایی دادنێ، ینی ڕێک نەکەوتون لەسەر ناونان لە پرسەکە، بەڵام لێک تێگەیشتێک دروست بوو کە ئەم پرسە ناوی هەرچێک بێ چارەسەر ببێ. هەڵبەتە دەوڵەت لەمەدا عینی خۆی هەیە، ئامانجی خۆی هەیە و بێگومان پەکەکە و کوردیش لەمەدا ئامانجی خۆیان هەیە، ئەوەی کە ئەنی وەکو باسم کرد هیچ ڕێککەوتنێکی فەرمی نووسرا و یان خۆت بڵین حتا تەنانەت زارەکیش نییە، تەنیا لێک تێگەیشتنێک هەیە بۆ چارەسەری پرسی کورد. ئەوەی کە وای کردووە جاری یەکەمە دەوڵەت بکەوێتە خۆ، ینی بکەوێتە ناو ئەم پرۆسەیەوە. هەڵبەتە دەکرێت من ئێستا بە کوتی باسی کەم ئەگەر پێویست بوو بە درێژی باسی دەکەم. دوو هۆکاری هەیە، یەک هۆکارێکی ناوەکیە کە تورکیا لە دۆخێکی ئابووری زۆر خراپدایە و لە بەرامبەر بزوتنەوەی ئازادی شکستی هێنا، هەڵایسانێکی گەورەی ئابووری هەیە، دۆخی ئابووری بەگشتی وەکو دەزان خراپ بووە. ئەمە هۆکاری بنشینەیە، ینی هۆکاری شکستی دەوڵەت یا حکوومەت لە بەرامبەر بزوتنەوەی ئازادی. یەک ئەمەیە. هۆکاری دەرەکیش ئەوەیە کە ئێستا دۆخ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێو جەنگێکی جیهانیدایە و چەندین پرۆژە هەبوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان، پرۆژانە هیچیان سەرکەوتوو نەبوون. پرۆژەی ئێران، پرۆژەی هیلاری شیعی ئێران، یانە ئەوەی کە پێگوترێ هیلاری شیعە، هەرچەندە لە هیلاری شیعی فراوانترە، ئەمە شکست هێنا. پرۆژەی رووسیا لە سووریا بە تایبەت کە ناوەندی پرۆژەکەی رووسیا بوو، ئەمیش پرۆژەکە لەگەر ڕوخانی ڕژێمی ئەسەدا ئەمیش پرۆژەیەکە بەلایانی کەم ناتوانین بڵێن ینی لە پاشەکشەدا شکستی هێناوە. پرۆژەی تورکیا کە پرۆژەیەکە عوسمانی بوو ئەوی شکستی هێناوە. بەهۆی ئەم پرۆژە ئابووری و استراتیژیانێک کە لە نێوان ئەمریکا و بەریتانیا و ئیسرائیلدا هەیە کاندێک دەوڵەتی کەنداویشترایە، پرۆژەی چینیش بڵێن ینی تووشی مرۆ دەتوانێت بەربەستی گەورە بووە کە ئەو پرۆژەی کە پێی دەگوترێت پرۆژەی هیندستان کەندا و دەریای سپیک کە بەڕێوە دەچێت، پرۆژەی چینی ڕاگرتووە. ئەم پرۆژانە دەمەوێت بڵێم تورکیا لە سەرجەم پرۆژە استراتیژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەدەنراوە، یعنی لە پرۆژەی دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕۆڵ ببینێ، ینی قوربانی نەبێ یاخود بێن ئامانج نەبێ بەڵکو ڕۆڵ ببینێ، لەوە دەرخراوە. ئێستا خۆی بۆتە ئامانجێک لەو گۆڕانکاران. لەبەرەوە لە پرۆژەی ئەبراهام، ینی ڕێککەوتنی ئەبراهام دەرخراوە، لە پرۆژەی سەودای سەدە دەرخراوە، لە پرۆژەی هیندستان کەندا و دەریای سپیکە پرۆژەیەک استراتیژی زۆر گەورەی دەرخراوە، لە ئەو پرۆژەی کە تایبەتە بە ئیسرائیل کە پێی دەگوترێت پرۆژەی ئەنی ڕێگای داوت لەوە دەرخراوە، یان لەسەر پرۆژەکان دەرخراوە. نەکرد تەنیا ئەمە، هەڕەشەی ئەنی دەستێوەردان لەسەر تورکیا هەیە کە تورکیاش یەکێکە لەو دەوڵەتانەی کە دەبێت دیزاین بکرێتەوە، چونکو بە جۆری ئەو پرۆژەی کە هەیە دوو جۆر فۆرم بە بنەماگیراوە کە بەر شاڵاوی ئەو گۆڕانکاران دەکەوت. یەک هەموو دەوڵەت نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دوو هەموو هێزە نادەوڵەتیە ستاتۆ پارێزەکان، یانی قەوارە پارێزەکان کە زیاتر هێزن میلیشیاکان ئەگرێتەوە، وەکو حەماس و حیزب الله و حەشتی شعبی و حتا هەردوو هێزەکەی باشووری کوردستانیش کە وەکو هێزی ستاتۆ پارێز قەوارە پارێز لە قەڵەمەدرن، هێزی ناودەوڵەتی، ئەمانە بەرشاوی ئەو گۆڕانکاریان دەکەوت. ئەوەی کە ئێستەمە قسەکەمان لەسەر تورکیا ئامانجە لەو گۆڕانکاریان نەک کارکتەر. جا ئەمە وای کردووە کە تورکیا تووشی ترسێکی گەورە ببێ، ئەو هەڕەشەیە کە لەسەر خۆیەتی ببینێ. هەر لە ئێستاوە مەسەلەی قوبروسیان بۆ زیندوی کردوتەوە، مەسەلەی جەزیرەکانی
دورگەکانی یۆنانیان بۆ زیندوو کردوێتەوە هەروە مەسلەی چی پیاڵن ئەسکەندەرونە لیوای ئەسکەندرونەکە ئێستا ئەنتاکیا و ئەو شوێنانەیە بۆیان زیندوو کردوێتەوە ینی گەلێک شتیان بۆ زیندوو کردوێتەوە دەستێوەردانێکی بە فۆرمێکی جیاواز لەوەی سووریا و عێراق بۆ تورکیا وەکو دەبیندرێ دواتر ئەگە دەرفەتەوی باسیکەین ئەنی ئەمە هەموومانە ینی هەم فاکتەری ناوخۆیی شکستی لە بەرامبەر بزوتنەوەی کورد و نەتوانین ئەوەی کە تورکیا ببێتە بەشێک لە سەرمایە جیهانی ئەو دەواازەی بێت ئەین سەرمایە جیهانی بتوانێت بێتە ناو بازاری تورکیا ئەمە نەکەر ئەمە ئێستا سەرمایە ناو تورکیا دەیەوێت مەسەن لە تورکیا ڕابکە بێتە دەرەوە ئەمانە ئەنشکستی ناوەوە و هەڕەشەکانی دەرەوە وای کردووە کە تورکیا ناچار بێ وەکو دەوڵەت نەک وەکو حکوومەت وەکو دەوڵەت دەستپێکردنی پێواژۆیەک یان پرۆسەیەکی ئاشتی لەگەڵ کووردا بە قازانجی خۆی دەبینێ هۆکارەکەی کە دەوڵەت بڵێن هاتوتە ناو پرۆسێ ئەمەیە بەس هەندێک هاوڕێ حەسەن باسیەوەکەن کە ئەمە لەلایەن پەکەکەشەوە بە جۆرێک وایە مثلەن تەوازناتێکی دیاریکراو لە ناوچەکەیە بوونی بووە ئەو هێزە ستات و پارێزانی کە بەڕێزە باسێکە یەکیشان ممکنە بڵێن قەسەدیشە بۆ نمونە چۆن پارتی وێچێتی هێزی میلیشان ڕاستە قەسەد پەیوەندیشی دوند و تۆڵی هەیە لەگەڵ بڵێن هێزە نەونەتەوەیەکانە و تایبەتی ئەمریکا ڕاستە جۆگرافیەکی دیاریکراوی بە شێوازێکی بڵێن جیاواز ڕێخستووە و سازداوە بەڵام دووبارە ئەویش وەکو هێزیشی نادەوڵەتی لەم بوارە هەیەوە ئەگەر قەرار وایە مەلەفی هەموو هێزە نادەوڵەتەکان پێچێتەوە ئەتوانێکی شیشیان قەسەد یاخود هەسە دەبێ لە سووریا لەلایەکی ترەوە ئەم دۆخەی کە بڵین لە قەندیل توانراوە ئەم ماوە دوور و درێژە بپارێزرێ بەهۆی هەر جۆرێک ڕێگریەک بوو بێ لەوەی کە مەجالێک ماوەتەوە بۆ هەنەسادان و ئەوانە دۆخەکە بەرەوە ئەوواچێ ئەم هێزەی کە لێرەیە یاوەتا لایەنگگیریشی دیاریکرا و لەو پرۆژەکان کاکە لەم ناوچەیە هەیە یاخود دەگەر لەوەنە بە دوور بێت و ئەوانە کرێ حەزف بکرێ بەم جۆرە ئەم هێزەش دووبارە لە ژێر فشارە و لە ژێر و شارایە ئاماژەت بە بڵین محوەری مقاومەت کردو ئەوانە شتێکی مەسەرەن نهێنی نییە کە من باسی بکەم کە پەکەکە لە ڕابردووە بە جۆرێک لە جۆرەکان خۆی نزیکایەتی نیشانداوە لەگەڵ محوەری مقاومەت ئەوانەیە بە تایبەتی بازێک لێدوان و ئەوانە ئەبیسترێتەوە بینێکە بە جۆرێک ئەم محوەرە یاخود ئەم مقاومەتە لەگەڵ ئیمپریالیزم و سەرمایهداریە بە هەر تعریفێکی نەکرێ باسەکرێ ئەمەش خەریکە بە جۆرێک بە کۆتایی خۆی ئەگا یا بە کۆتایی خۆی گەیشتۆ بە بڕوای من و لەوانەیە زۆر بڵین نەتایجی بەرجەستریشی لە داهاتوە دەرکەوێ لەم لایەنەشەوە وانە بە بڕوای تۆ ینی ئەوە نییە کە پێویستی ینی قەسەدا یان بڵێ هەسەدا هێزەکانی سووریا دیموکراتیک و کۆی ئیدارەی خۆ بەڕێوەرێتی دیموکراتی ناک هێزێکی نادەوڵەتی بەڵام هێزێکی ستاتۆ پارێز نییە چونکو هێزە نادەوڵەتی هێزی نادەوڵەتی تریش هەیە و ستاتۆ پارێز نین ینی ستاتۆ پارێزی ئەوەیە کە پابندن بە دەوڵەت نەتەوەکانەوە ینی بە شێوەیەک لە شێوەکانە ناو پرۆژەی دەوڵەت نەتەوەکاندا ینی بۆ نمونە ئەوەی کە ئێوە بەڕێزیستان ناوتان لێنە تەوەری مقاومە یان محوەری مقاومە محوەری مقاومە دەزانرێت کە لەگەڵ پرۆژەی ئێران بوو یان لە چوارچێوەی پرۆژەی ئێران بوو ئەو گروپە چەتە و تیرۆریستانەی کە هەن ئەوانەی کە لەگەڵ تورکیان ئەو لە محوەری تورکیان کە ئەوش دەوڵەت نەتەوەیەکە بەست لێدا هێزی ستاتۆ پارێزی ئەنی هێزی نادەوڵەتی ستاتۆ پارێز ئەوانە کە دەکەونە ناو چوارچێوەی دەوڵەت نەتەوە نەپەکەکە نەقەسەدا ناکەونە ناو ئەو تێم ئەو بڵێن چوارچێوەی کە پێناسەمان کرد چونکو خاڵێکی زۆر گرنگەیە ینی ئەو پرۆژەی ئەمریکا بەریتانیا ئیسرائیل پرۆژەیەکە بۆ بەلاوەنانی سیستەمی دەوڵەت نەتەوە وەکو باسم کرد هێزە ستاتۆ پارێزە نادەوڵەتەکانیش ئەمە لەمەدا لەو گۆڕانکارێدا کوردیش و گەلانی دیکەش هاوڕان لەسەرەوەی کە ئەو دەوڵەت نەتەوانە پێویستە بگۆڕێ بەڵام داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان داهاتوو
یەک بەیەکی ئەو دەوڵەتانێک کە بەر ئەو شاڵاوی گۆڕانکاریان دەکەون لەوەدا جوداییەک هەیە بۆ نمونە باسی کە ئەگەر دەرفەت هەبێ بۆ ئێستا سووریا یەکێک بوو لەو دەوڵەت نەتەوانەی کە لە پێویست بوو بەلاوە بنرێ بەلاوەنرا و ڕوخا کێ ڕوخاندی ئەو هێزانەی کە ڕوخاندیان هێزێکی بۆ خۆیان هێزی ستاتۆ پارێزە ینی مەسەنە هێزی ئەوەی کە ناوی لێنراوە هەیەی تەحریری شام و ئەو 15-20 گروپی کە لەگەڵ هەیە تەحریری شامە بێکەوە ڕژێمیان ڕوخاند ئەوانش خۆشیان دەکەونە ناو هەمان پێناسەوە کە هەم ستاتۆ پارێزن هەم قوارە پارێزن هەم بڵێن نادەوڵەتین لەبەرەوە قەسەدە جیایە قەسەدە فۆرمێکی دیکەی هەیە کە لەگەڵ گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە لەگەڵ بەلاوانانی دەوڵەت نەتەوەکاندایە بەڵام فۆرمێکی هەیە تەرحێکی هەیە بۆ دیموکراسی تەرحێکی هەیە بۆ سیستەمی نوێی بۆ سووریا تەرحێکی هەیە بۆ سیستەمی نوێی سووریا یان پەکەکە بۆ پەکەش بامانشێ پەکەکە هێزێکی ڕاستە هێزێکی نادەوڵەتی بزوتنەوەیەکی ئازادی گەلێک یان گەلانە بەڵام ناکەوێتە ناو چوارچەوەی ستاتۆ بچکە هیچ ستاتۆیەکی کە ئەو بیپارێزێ نییە یعنی ئەو ستاتۆیانێک کە لە ئارەدا عێراق تورکیا سووریا ئێران ئەمانە هین نییە ینی زۆر جاریش وا لێک دەدرێتەوە کە پەکەکە لە محوەری مقاومەیە بەڵام ئەوەندێک کە ئێمە ئاگاداری استراتیژی پەکەکە بین هەم لە پارادیگمای خۆی هەم لە استراتێژی خۆی هەم لە سیاسەتی خۆی هەم لە سیاسەتی پۆلیتیک پراکتیک ینی لە سیاسەتی ڕۆژانەی خۆشیدا لە محوەری مقاومەی ئێرانان نەبووە بەڵام لێرەدا خاڵێک هەیە لەوەدا کە پەکەکە لەگەڵ گۆڕانکاری ئەم سیستەمی دەوڵەت نەتەوانەدایە بەڵام نەک ئەو دەوڵەت نەتەوانە لا بچن و سیستەمێکی دیکەی هەژمونی سەرمایه‌داریش بێتە جێگەیان بگرێتەوە چونکە ئەمەش ئەو کاتە دەبێتە پرزگریرێکی گەورە ینی لەوەدا جیاوازی لە چارەسەری هەیە لەگەڵ گۆڕانکاریدا بەڵام جیاوازی لە چارەسەریدا لە هەمووشی گرنگتر پەکەکە و قەسەدە و ئەمانە چارەسەری ینی گۆڕانکاری بە هێزی دینامیکی گەلان بە بنەما دەگرن نەک هێزێکی نێودەوڵەتی یان هێزە نێودەوڵەتەکان بۆ پرۆژەی تایبەتی خۆیان بۆ استراتیژی تایبەتی خۆیان دەیانێ ئەو گۆڕانکاریانە بکە هەرحاڵدا ئێوە شەزان کە ئەمریکا و بەریتانیا و ئیسرائیل بۆ چاوی کاڵی کوردیان گەلانی دیکە ئەمە ناکەن بۆ هەژمونی خۆیان دەیکەن بۆ دەست بە سەرداگرتنی سەرچاوەکانی وزە و جیۆپۆلیتیک شوێنانە ئەنجامەوە ئەمە دەکرێت مرۆڤ لێک جای کاتەوە بەم شێوەیە مرۆڤ دەتوانێت زۆر باشە پێم خۆشە بچینە سەر باسێکی تر لەمانە لەوەی ئەترازاتانەی کە لە مینە ئەژێ لە ڕخنانەی کە ئەگیریە جام پرسیارنێک کە من بەڕۆی ڕووی توێیەکەمەوە ئەگەر هەیە کە نەزەر و تێڕوانینی خۆم نەبن بەڵام من بۆیە ئەمێ مەجالێک بۆی ئەم پرسیارانەی کە ئەکرێ لەم تەرحەوە ئەم نەکشکوک و گومانانەی کە لەم تەرحەدا بەرامبەری ڕاوەستێتەوەوانە هەوڵ بێن تیشتی بخێنە سەر واگەر جوابێک هەبێ وەڵامێکە بێ لەو بابەتەوە کە پێم وابێ بەڕێستان بەو شارەزایی کە هەتانە لە دۆخەکەم چی نەبتوانن وەڵام بدەنەوە بەو پرسانە بەڵام بەر لەوێ بچمە سەرەوە من خوازیارم لە هاوڕیانێک کە بینەری ئەم بەرنامەیەن لە ڕێگەی خوانەوە لیکی ئەم بەرنامەیە لە سوشیال میدیا بڵاو بکەنەوە تا بینەرێکی زۆرترمان هەبێ و بە تایبەتی ئەوانەی کە لە دەروی وڵاتن لە ڕێگەی یوتیوبەوە تەمەشاکاری بەرنامەکانمان بۆ ئێمە باشترە ئەوەش بڵێم کۆمنتەکانتان چ لە یوتیوب و چ لە فەیسبوک بە تایبەتی لە فەیسبوکی من کە بنووسێ لەسەر لایڤەکە ڕاستەوخۆ دێتە ستودیۆ ئەگەر پرسیارێک سەرنجێک ڕخنەیەک بە جۆرێک پەیوەندی بەم باسی ئێمەوە هەبێ بنووسێ حتمما هەم نیشانێ دەین لەسەر شاشەکەەوە هەم بەرەو ڕووی میوانە ئازیەکەمانەکەینەوە کە وەڵامی بداتەوە دیارە من لەم بەرنمەیە زۆرتر ڕۆڵی پێشکەشکارە بیرم کەمتر واکەم بەڵام هەندێک جار ئەبم بە پێشکەشکار کەمتر لە باسەکانە بەشدارە بم مەسلەیەکی تر ئەوەیە کە یان یەکێکە لەو ناڕەزایانەی کە من ئەبینم ینی لە تا لە ناو کوردستانەوە خەڵکانێکە خوان بە پرۆفیسۆر و شارەزاوانە ئازان لەسەر مەسلەی کوردوانە ئەڵێن ینی ئەبێت چارەسەری مەسلەی کورد لە تورکیا وە ناوچەکە جگە لە دروستکردنی کیانێکی سیاسی بۆ نەتەوەی کورد بۆکو نەتەوە چی بێ ینی ئەبێت چ ڕێگا چارێکی تر هەبێت بۆ ئەمە مەسەرەن تێزی کۆمەڵگەی دیموکراسی کەپەکەکە باسێکەوەوانە چۆن نەتوانێت لە سای دەوڵەتێکی فاشستیادا بمەزرێت یعنی ئایا ئەمە ممچینە ئەم تەرحا کە باز دەدە لە کۆمەلگای دیموکراسیە ئەکرێ
بەڕێکەوتن لەگەڵ ئەردۆغانەوە بە وەرگرتنی موافقەتی ئەردۆغان و ئەو دەسەڵاتە ئەم تەرحە بچێتە پێشەوە. دروستتر وانە کە داوای سربەخۆی کوردستان وە لە تورکایە بۆ نمونە داوای فیدرالیت بکاوەکۆی کە لە کوردستانی عێراقا هەیە داوای لا مەرکەزیەت کا بە جۆرێک لە جۆرەکان ئەوە باشتر نییە. لە ڕاستیدا یعنی ئەو چارەسەریەی کە بڵێن پەکەکە لە باکووری کوردستاندا پێشی خستووە چارەسەرێکی دیموکراتیە، بەڵام دیموکراتیش وەکو میکانیزم نا، وەکو میکانیزمێک بۆ وەکو هەڵبژاردننی میکانیزمی هەڵبژاردن ئەمانە لە بەو شێوە تەماشای دیموکراسی ناکات. دیموکراسی وەکو سیستەمێکی کۆمەلگەیی نادەوڵەتی سیر دەکا. فۆرمی ئەمەش هەڵبەتە ئەوەی کە تاوەکەسە کە تەرحی کردووە کۆنفیدرالی دیموکراتیە، بەڵام ئەوەی بۆ ئەوەی کە بتوانێت ئەمە بەدی بێ پێویست بە قۆناغێکی ڕاگوزەر هەیە. ئەو قۆناغە ڕاگوزەرە مرۆڤ دەتوانێت وا فۆرمیلێکە دەوڵەت زائید دیموکراسیان بڵێن دەوڵەت کۆ دیموکراسی، واتە هەردوو سیستەم پارالێل بەیەکەوە بتوانن بوونی یەکتر بسەلمێنن. ئەمە وەکو قۆناغێکی ڕاگوزەرە، بەڵام خاڵێکی گرنگ لێردا ئەوەیە کە ئەو سیستەمێکی ئێستا هەیە کە سیستەمێکی فاشستیە، ناوەندیە، یونیتەرە، تاکناتەوەیە، ئەم سیستەمە دەبێت دیموکراتیزە بکرێت. ینی کۆمار قۆناغی 100 ساڵی خۆی تێپەڕاند، کۆمار وەکو سیستەمێکی گشتی تێپەڕاند، بەڵام دیموکراتیزە نەبووە. کۆماری تورکیا کۆمارێکی دیموکراتیک نییە، دەبێت دیموکراتیزە بکرێت. دیموکراتیزە لێرە بە مانای چییە؟ ینی یەک دەستبەرداری ناوەندگەرایی ببێ، دوو دەستبەرداری فاشیزم ببێ، دەستبەرداری سیستەمی دەوڵەت نەتەوە ببێ. ئەو کۆمارە دیموکراتیزە بێ بەو مانای هەموو ئەو گەلی کورد و هەموو ئەو گەلانەی دیکەی کە لە تورکیادا ئاژین بتوانن بە ناسنامەی خۆیان خاوەنی ناسنامەی خۆیان بن. ئیتر ناسنامەش بە هەموو ماناکەوانی مەسەلەی کولتورە، مەسەلەی زمانە، مەسەلەی پەروەردەیە، مەسەلەی بوونی ئەو ئەتنیک و نەتەوانەیە، ئەوانە هەمووی دانی پێدا بندرێ و فۆرمی کۆمار کە دیموکراتیزە ببێ ئەو کاتە فۆرمەکەی دەبێتە نامەرکەزی. فۆرمی نامەرکەزیش ئیتر هەموو جۆرەکانی فیدرالی و کۆنفیدرالی لە خۆیەوە ئەگرێ. یعنی تا ئێستا قسە لەسەر ئەمە نەکراوە دیموکراتیزەکردنی کۆمار ئێستا بنچینێ، بەڵام فۆرمی ئەو دیموکراتیزە بوونەی کۆمار چییە؟ ئەمە دەبێت قسەی لەسەر بکرێ. تەرحی پەکەکە هەیە بۆ ئەمە، تەرحی پەکەکە بۆ ئەمە هەیە کە دەکرێت سیستەمێکی کۆنفیدراتیڤ لە تورکیادا پێش بخرێ، قورسایی بخاتە سەر خۆسەریەکی دیموکراتیک. دەکرێت ئەو ویلایەتانەی تورکیانی ئایالەتەکانی تورکیا بتوانن بە شێوەی جۆرێک لە خۆبەڕێوەبەرێتی بتوان خۆیان بەڕێوە ببن و ماف و ئازادەکانی گەلی کورد و گەلایان دیکە ئەم بێ. بۆ ئەمەش پێویستە دەستور بگۆدرێ. ینی ئەم دەستورە ئێستا دەستورێکی فاشستی دەوڵەت نەتەوەیە و دەستورێکی تا بڵی ناوەندگەرایە، ئەمە دەبێت بگۆدرێ. تەوان ئەمە پێویستی بە قۆناغێکی تێکۆشان هەیە. یعنی ئەوەش بڵێم ینی پاکەکە چارەسەری فۆرمی چارەسەرەکەی بۆ تورکیا ئەمەیە دیموکراتیزەکردنی کۆمار و لە ناویشیدا ئەو سیستەمەی دەوڵەتە هەیە کە پێویستە بگۆدرێ. تەوان ئەمە خاڵێکی گرنگە. هەڵبەتە ڕنگ بێ هەندێک کەس وا پیاوە بێت کە پاکەکە ینی پاکە بە ئاشکرا وتوێتی، ینی ئەو ئێستا لە پارادگمای خۆیدا، لە پارادگمای نوێیدا کار لەسەر دامەزراندنی دەوڵەتێکی سەربەخۆ ناکە بۆ کوردنەوە زۆر دەمێکەوە. ئەمە کێشەیەکە لە لای پەکەکە یەکلایی بۆتەوە، بەڵام کار بۆ دەوڵەتێکی کوردی ناکە کێشە لەگەڵ کۆی دەوڵەتیشە هەیە. ینی کۆی دەوڵەت نەک مەسەلە دەوڵەتی کوردی، ینی کێشەی پەکەکە لە پارادگمای خۆیدا کێشە لەگەڵ کۆی چەمکی دەوڵەتێ. دەوڵەت بە فۆرمی دەسەڵاتە بینێت، دەسەڵاتش بە هیچ چینێکی باڵادەست دەبێت نەک بە هی کۆمەگا بین. ینی ئەمە بۆ هەموو فۆرمەکانی دەوڵەت ڕاستە، ینی تەنیا فۆرمێکی نۆرمێکی دەوڵەت نا، کۆی دەوڵەت کێشەی لەگەڵ هەیە. لەبەرەوە ئەو پەکەکە کار لەسەر ئەوەی کە بەرزش ئاماژەت پێدا کۆمەلگەی دیموکراتی. کۆمەلگەی دیموکراتیک شواتە ئەو کۆمەلگەیە کە توانستی خۆبەڕێوەبردننی هەیە لە سەبرەمای دیموکراتیک بە
جیاوازی هەموو جیاوازیەکانی ناسنامە و کولتور و باوەڕمەندیەکان و ئاین و مەزهب و ئەتنیکەکان. ئەمە کۆمەلگەی دیموکراتیەکە ما دەکات سەر کۆمەلگەیەکی بنەمایەکی ئیکۆلۆژیشی هەیە کە ئەمەش یەکێکە بنەماکانی. زۆر باشە. باسی ناسنامۆشتەکانت کرد و باسیێوانت کرد، وەڵام باسی ئابووری لەم مەسەلەیانە بەرحەڵەما توانین بینەوە سەری وەختێکی توانین لەسەر ئابووری وەختێشتر قسە بکەین، چکۆ سوالە لە کۆڵمان نابێتەوە چه ئابووریەکە مەسەلەیەکە بە دیموکراتی حەل نابێت، ینی ناتوانین بڵێ لە بانگەوازەکەی خۆیدا باس لە ئابووری کۆمەڵایەتیەکە. ئابووری کۆمەڵایەتی بە چەمکی پەکەکە واتە ئابووری کۆمیناڵی واتە ئابووری هەرەوەزی، یان لە خودی نامەکەشدا پێم وایە بەڕێزیشتان بە وردی خوێندێتوانەوە باسی ئابووری کۆمەڵایەتەکە واتە ئابووری کۆمیناڵی. داڵێ دەستخۆش باشە. بەس مۆزوعێکی ئەم ڕۆژانە ئەمەی کە ئەم پرۆسێکە بەڕێز داماژت پێدا، ئێمە لەسەر زەویش پشتی پێچەوانەیە مابینین، ینی تەماشیر سێ ڕۆدا ئەم ڕۆژانە کە لە تورکیا بە پێچەوانی ئەوەی کە دەوڵەت خۆی ئامادەکا بۆی کەوا لا مەرکەزی بێتەوە یا بۆ جۆرە دیموکراتیزە بێتەوە، ڕێک پێچەوانەکەی بینین. ئەسڵەن ئەردۆگان خەریکە بە جۆرە لە جۆرەکان بنەمای پاشایەتی دامەزرێنێ. ئەم هەنگاوانی هەڵی گرتووەمانە گەلێک لەوانەیە کە متابعی دۆخی تورکیاکەنواناڵێ هەر مەسەلەکە هەر ڕێخۆشکردن نییە بۆ هاکان فیدان بۆی کەوا بێتە جێگەی ئەوانە، بە جۆرە بۆ لە جۆرەکان ڕێگە بۆ بیلالی کوڕی خۆشەکە کە دوای ئەو دەسەڵات بگرێت و لە دەسەڵاتە بمێنێتەوە. یعنی ئەمەی کە ئێستا لە بەرامبەر بڵێن کاندیدی احتیمالی جەهاپە هێشتانەوە بە کاندیدی جەهاپە بڵین ئەکرەم ئیمامۆغڵو ئەنجام دراوە، ئەمانە بە جۆرێک ڕێخۆشکردنە بۆ ئیستیبدادێک لە تورکیایە، بۆ ئیستیبدادێک ئەمجارە ئاشکرا و ڕوون و بێپەردە. ئیستیبدادێک هەیە هەمووانی کە تورکیاندی بێوانە چوبێتر لە کۆنەوەم ئیستیبدادا بینی هەستی پێکەی بە ڕۆک و پێستەوە هەستی پێکەی بەنی بە شایەتی نزیکەی 100,000 زیندانی سیاسی لانی کەم زیاتر لە 10,000 تەنها لە دەمپارتی بە شایەتی ئەو هەموو دەرکردانە لە بڵێن بەلەدیەکانە شارەوانیەکانە بە شایەتی ئەنواع و ئەشکاڵ تۆمەت هەڵبەستن و زیندانی کردنی بڵێن دەمیرتاش باشترین نمونەیە. بە شایەتی هەموو ئەوانە معلومەکە ئەم دەوڵەتە دەوڵەتێکی ئیستیبدادیە، بەڵام جاران ئیستیبدادە خەریکە ئاشکرا ئەکە. یعنی ئێمە لە بری ئەوەی کە ئەمە ببینین کە تورکیا نەک هەر ئامادە بێت کە وەڵامی ئەمە بداتەوە، بەشێک خۆی ئامادەکاری بکا بۆ ئەو ئامادەی نیشاندانە، ئەمە نابینینەوە. چۆن ئەمە تەفسیرەکەی ڕاستە خۆی ئەوەی کە لە دانوستاندن و گفتوگۆدا بووە تاوەکو ئێستا لەگەڵ ڕێبەر ئاپۆ و دەمپارتی و لە شێوەکان لەگەڵ کورد بڵین لەگەڵ تەرەفی کورد دەوڵەتە دەوڵەتیش ئێستا لەناو خۆیان بۆتە دوو ئاراستەی جیاوازیان هەیە، دوو ئاراستەی ناکۆک بێکرد. دەوڵەتە مەبەستە دەوەی ئەردۆغان نییە. ئەجا من دەبێت ئەو خاڵە ڕوونکە دەوڵەت چکە دەوڵەت لە تورکیادا دەوڵەت هەیە، دەوڵەتی قۆڵ هەیە، ینی دەوڵەتێک هەیە کە ئێمە دەزانی کە ئەمە دەوڵەتە بریتە لە کۆمەڵێک دام و دەستگا وەکو ئارتەش و میت و پەرلەمان و حکوومەت و بانک و ئەمانە کە پێ دەکتێت دەوڵەت. بەڵام دەوڵەتێکی شێ لەناو ئەم دەوڵەتە دەوڵەتی قۆڵی پێڵێن کە زیاتر لە فۆرمی ئارگانەکۆندا بەرجەستەیە. ئێستا دوو ئاراستە هەیە. ئاراستەی زاڵ ئەوەیە کە پێویستە بۆ ئەوەی کە مەترسیەکانی دەرەوە لەسەر تورکیا نەمێنێت، پێویستە لەناوەوە ئاشتیەک بەدی بێ، ئاشتی بەدی بێ بۆی کە لە دەرەوە هەڕەشەکان بێکاریگەر بکرێت. ئەم چەمکە لەگەڵ ئەوەدا کە چی دەبێ با ببێ لەگەڵ کووردا بتوانین چارەسەری ئەم کسە بکەین، بەڵام دەبێت ئەمەش وریابین لەوەی کە دەوڵەت تا ئەم لەحزەیە کە من و تۆ قسەیتیاکەین لە ڕووی زێهنیەوە هیچ نەگۆڕاوە، هێشتان دەوڵەتێکی فاشستی ناوەندگەرای تورکپەرستە، ینی بڕێن ئینە. بەڵام لەگەڵ ئەوەدا کە ئەم پرسە چارەسەر ببێ، طبعا ئاراستەیەکی دیکە هەیە لەگەڵ ئەوەدا نییە، لەگەڵ ئەوەدا نیە کە ئەم چارەسەریە پێش بکەوێ بە تەنانەت ئەو دانوستاندن و گفتوگۆیش ڕەت دەکاتەوە کە ئێستا لە ئارادا ئەنتاوەستا لە هەر لە ناو دەوڵەت، هەر لە ناو خودی دەوڵەتە، چکە لەناو
دەوڵەتی قوڵدا دوو ئاراستەیەکی ڕۆژئاوایی هەیە، ئاراستەیەکی ئۆراسیایی هەیە. ئاراستە ئۆراسیاییەکە ئەو ئاراستەیە کە ئەردۆگان و هاکان فیدان و ئەمانە نوێنەرایەتیەکەن. ئاراستەیەکی ڕۆژئاوایی هەیە کە بڵێن دەوڵەت باخچەلی کە ینی یەکێکە لە ئینە هەرە فاشیستەکانی بژوردنەوەی فاشیستی لە تورکیا، دەوڵەت باخچەلی ئەمانە لەگەڵ ئەوەدان کە لەبەرەوەی هەڕەشە هەیە لەسەر بنیادی دەوڵەت، خودی دەوڵەت هەڕەشە لەسەر پێویستە هەرچۆنێک بێ ئێمە دەوڵەت بپارێزین ئەگەر بە کۆمەڵێک سازشش بێ لەگەڵ کووردا. بەڵام ئەمەش تا ئێستا ینی ئەوەی دیکە کە بڵێ وەکو باسما کرد ئاکەپا بڵێن لە ناو دەوڵەتە، بەڵام لە ناو دەوڵەتی قوڵدا هێشتان ینی ئەوەی کە بڵێن ئاراستەی کە خوازیاری ئەوەیە کە ئەم چارەسەری پێشکەوێ ئەوانە زیاتر لە ئەو گفتگوێدان. ئەوەی دیکە لە دۆخێکی ناچاریدا لەگەڵیدا تا ئەم دەقێش دەوڵەت بڵێن ئاکەپا ئەردۆغان هاکان فیدان لەگەڵ ئەم چارەسەریەدا نین. بۆشانی بە جۆرێک ئەمەی کە ئێستا لە بەرامبەر جەهاپە ئەکرێ حەسەن بە زۆر لە کودەتا بێ یاخود بڵێن هەڵگەڕانەوە بێ لەو ئیتیفاقیش کە لەگەڵ ئەو جەلانە یا بڵێن تێگەیشتێکە لەگەڵ ئەو جەلانە بووە. یعنی بەڕای من ئەمە ئەنی دۆخەکە ئاوایە. ئێستا لەبەرەوەی ڕێبەر ئۆجەلان گوتی ئەم کارە تەنیا کاری دەوڵەتی و حکوومەت نییە، دەبێ کۆی ئۆپۆزیسیۆنیش لەناو ئەم پرۆسێدا بچکە پرۆسەیەکی ئەوە نییە بە تەنیا حکوومەت لە ئاستۆی بگرێت. ئەگەر دەوڵەت لە ئارادا دەبێت حیزبەکانی دەوڵەتیش کە ئۆپۆزیسیۆنیش بەشێکن لەوان دەبێت ئەوانیش دو بابەتەدامن. لەبەر ئەوە ئێستا دەبواە دوای بانگەوازەکەی ڕێبۆژەلان بەماوەی هەفتەیەک تا 10 ڕۆژ پەرلەمان کۆ ببووە و دوو یاسای دەرکرد بووە. ئەمە دەمێ پەیوەست بەم ڕووداوانەی کە ئەم دوسێ ڕۆژە دەست پێ کردووە بابەتێکە پەیوەستە بەمە. ئەوش ئەوەیە کە دەبواە پەرلەمان کۆ ببێتەوە، دوو یاسای دەرکردەوە. یەک یاسایەکە ناوی یاسای ئاشتیە. یاسای ئاشتیش واتە دوو تەرەف هەیە لە تورکیادا شەڕیان بووە، پرۆسەی ئاشتی لە نێوان ئەم دوو تەرەفە دەست پێ دەکەن. ئەمە لەگەڵ خۆیدا چەمکی تیرۆر بەلاوە دەنێ، چونکە تۆ لەگەڵ تیرۆرا ناتوانێت بکەوی ئاشتی، لەگەڵ تیرۆرا تۆ دەبێت شەڕ بکەیت. کەواتە مادام پرۆسەی ئاشتی ئەنی یاسای ئاشتی دێتە ئارا، کەواتە دوو تەرەف هەیە شەڕ دەکەن. ئیتر ئەوانەیە کە دانوستاندنیان لەگەڵ لێک دەکەن ئەوە دوو تەرەفن، نەک لایەنێکی دەوڵەت و تیرۆر. ئەمە زۆر دقیقە من ئەگەر هینە ڕاستم کەرەوە، ینی ئەمە بە معنایەکە بەر لەوەی پەکەکە چەکدا بنێ ئەبێ لە لیستی تیرۆر دەرچێت. پرۆسی ئاشتیانی چی؟ دقیقا ئەمە نقطەیەکی مهمە. ئەمەی کە زۆر کەس ئەم بابەتە هین ناکات وای زانی دێمە سەر چەمکی پەکەکە خۆی هەڵدەوەشێنێتەوە ینی چی چەکدادنێ کەی و چۆن. بەڵام ئێستا دەبێت ئەو بابەتە ڕوونکەم وەگەر دەرفەتم بدەیت. ینی مەسەلەی یەکەم دەبێت یاسای ئاشتی دەربکە. دووش یاسایەکی دیکە هەیە پێ دکتۆر یاسای مافی هیوا. مافی هیواش بۆ ئەو زیندانیانەیە کە لە تەمەنیان 70 ساڵ 75 ساڵ زیاترە 70 ساڵ زیاترە و زیاتر لە 20 تا 25 ساڵ لە زینداندا بوونە. ڕێبەر ئۆجەلان و کۆمەڵێکی دیکەش لە زیندانیان ئەگرێتەوە. ئەم دوو یاسایە دەبێتە وەڵامی ئەو بانگەوازیە. ئەم یاسایانە دەرنەکرێت. ئەم یاسایە دەرنەکرێت واتە یاسای پرۆسەی ئاشتی بە فەرمی بکرێت، چکە بە فەرمی کرا ئەو کاتە حکوومەت ئەرتەش میت نازام چی هەموو دام دەستگاکانی دەوڵەت پابەند دەبن بەو قەرارەی بەو یاسای پەرلەمان. ئەمە نەکرێ و مافی یاسای هیوا نەکرێ ئەم پرۆسەیە وەکەوەی کە دەستی پێ نەکردبێ. یعنی ئێستاش ئەم دۆخەیە ئەوەی کە ئێستا ئێمە تێدا دەژین پرۆسەکە دەستی پێکرد و وەستاوە. ئەگە بەردەوام بێت تێکەچێت چکو دەبێت بە گوێرەی پرۆسە یاسای ئاشتی کە وەکو پرۆژە یاسا دەبێت پێشکەش بکرێ و هەموو حیزبەکانی نێو پەرلەمان لە کۆمیسیۆنەکە باشدار بن و ببێت بە یاسا. ئەگەر ئەمە بکرێ ئەو کاتە دەبێت تورکیاش بە ڕسمی ئاگربەست ڕابگەێنێ، چکە تورکیا تا ئێستا ئاگربەستی ڕانەگەیان دوت تەنیا پەکەکە ئاگربەستی ڕاگەیان وەکو نیەت باشیەک. بەڵام شەڕ ئێستا تو خۆشە دەزانی شەرتە ئەم دەخێش بەردەوامە. شار هێرشی لەسەر گەریلا بەردەوامە، گەریلاش بەرخودانی خۆیەکە. لەبەر ئەمە تا ئێستا نەکراوە. ینی ئەگەر ڕێبەر ئاپۆ ئازاد نەبێ
یا مافی یاسای ئاشتی لە پەرلەمان دەرنەچێ و مافی هیوار وەکو یاسا دەرنەچێ ئەم پرۆسەیە ئێستا ڕاوەستاوە و ئەگەر بەردە ئەوها لەو بۆ بەم شێوە بێت کۆتایی پێدێ ئەمە ئەم ڕۆژتێکی سێ ڕووی داوە کا حەسە نازانم متابعی بۆت کراوە متابعی هەواڵەکان بکە یان نا دەوڵەت باخچەلی بەیاننامێکی دەرکردو داواکە ئەڵێ پەکەکە فەرمونون وەرن لە موش شوێنێکی ژەڵێ لە موش جێگای دێهاتێکە یا خەناحەیەکە لە موش وەرن لەوێ کۆبوونەوە بکەن و ئیعلانی کەن کە خۆتان هەڵەوەشێنەوە باشە ڕۆژێکی دیاری کردووە ڕۆژێکی دیاری کردو دی 4 مەی وەرن ئەوە قاعمان بۆ گرتوون وەرن بۆ ئەوێ لەوێ باشە لەوەش سیرتر ئەوەیە بە دوای ئەم بەیان نامەی دەوڵەت باخچەلیەکە بۆ معلوم نییە مانگی چ دەوڵەت باخچەلی دیار نیە کە نازانێت ماوە مردووە ئەژی ناژی لە کۆمایە وەزئی چۆنەوانە وڵامی تر هەر بەیاننامەش دەرەکایەک بە دوایەکە هەر نامە دەرەکە و بەیاننامە دەرەکە بە دوای ئەوەیە مەجلیسی ئەمنی قەومی ینی بڵێن ئاسایشی نەتەوەیی تورکیا بەیاننامەیەکی دەرکردووە بە جۆرە لە جۆرەکان تەئیدی ئەم پێشنیاری دەوڵەت باخچەلیەکە چۆن ئەمە لێگە دەیتەوە یعنی خۆی ئەوە پەکەکەیە کات و شوێنی کۆنگرە دیارەکە نەک دەوڵەت باخچەلی بچکە دەوڵەت باخچەلی خۆ ئەندامی پەکەکە نییە یەک سەرۆکی پەکەکەش نییە دوو تا ئەم دەقەیەش نایاری پەکەکەیە یعنی ئەوە دژمن ناتوانێت ینی نایاری پەکەکە ناتوانێت دیاری بکە پەکەکە لەکوێ و کەی و چۆن کۆنگراکە بەڵام بۆی کە پەکەکە کۆنگرە بکە لە کۆنگرەدا بڕیاری خۆگۆڕین بدا چکە ئەو کەداڵی پەکەکە خۆی هەڵۆشێنێتەوە مەبەستەوەی کە خۆی نوێ بکاتەوە و ئۆرگانیزاسیۆنێکی سیاسی ئاشکرا و یاسایی سیاسی ئاشکرا یاسایی کە بتوانێت ئیش لە باکووری کوردستان تورکیادا بە ئاشکرا و یاسایی و سیاسی کار بکە بۆ ئەوەی پەکەکە کۆنگرە بکە و بتوانێت بگاتەوە ئاستا و تاوتوێی مەسەلەی چەکیش بکرێت دەبێت زۆرش لە تورکیا گۆڕابێ مەسەن ئێستا بۆ منە تۆواز ئێستا بەدایان هزار کادری پەکەکە لە زیندانەکانی تورکیا باش ئەوانەی کە ئەوانە چ زەمانەتێکی ئەوانەی کە دێن بۆ بێن ئەگەر وەکو دەوڵەت باخچەلی ئەگە بچن لە مەلاس گرتیان لە مەراش بڵین کۆنگرە بکەن چ گەرانتیەکەیە کە بچن و نەگیرێن کەواتە بۆ ئەوەی کە ئەم قسەیە بکە پێویستە دەوڵەت یاسای خۆی بگۆڕێ یاسای دەستور بگۆڕ یاسا بگۆڕێ زمینەی ئاعتراف بکە کە پەکەکە بزوتنەوەیەکە حزبێکە هی کوردستانی تورکیا هی باکوور هی تورکیا دەتوانێت سیاست بکە ئایا ئەمە ئامادەیە ئێستا بەدان تۆ نەکەرەمە نەک کادری پەکەکە ئێستا تۆ ئەگەر بڵێ بژی پەکەکە لە تورکیا گیرێ دایان ساڵ زیندانیەک باشە کادر و سەرکردەکانی پەکە چۆنەجن لە مەلازگرت ئەین بێ لەبەرەوە پەکەکە بڕیارەدا کەی چۆن لەکوێ ئەین بە دەوڵەت ئەوە ناکە چونکو دەوڵەت ناتوانێت ئەمە ئەم قسێ ئەم ئینە بکە بەڵام ئەگەر دەوڵەت باخچەلی دەوێت ئەمە ببێ دەبێت سەرەتا دەوڵەت بگۆڕێ سیستەمەکەی بگۆڕێ یاسا بگۆڕێ دەستور بگۆڕێ ئەو کاتە دوایش لە هەم بەرنامە شتێک هێشتا پرۆسی ئاشتی نەبووتە یاسا وایە هێشتا مافی ئازادکردنی ڕێبەراپێشتە نەبوو بە یاسا ئەکەواتە ئەمانە یانی زیاتر هینە زۆرێک لە ینی لێدوانی بۆ تێرکردنی ئەو دژایەتیە کە لەناو خودی مەهاپە و دەوڵەتدا هەیە لەبەرەوە پەکەکە کۆنگرە ناکە بۆ چەکدانان و بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە دەست پێ بکە خۆی بە یاسایی بکە تا گۆڕانکاری لای نەبێت دەمەوێت هەر لێرەوە ئاماژە بخاڵێک بکەم ئەو لێک تێگەیشتنی کە لە نێوان پەکەکە و ڕێبەرۆجەلان لەگەڵ دەوڵەتە یان برێن لەگەڵ ڕێبەرۆجان لەگەڵ دەوڵەتە کراوە ئەومەیە یەک هەنگاو بە یەک هەنگاو ینی پەکەکە هەنگاوێک بنێ دەبێت دەوڵەت هەنگاوێک بنێ دەوڵەت هەنگاوێک بنێ دەبێت پەکەکە هەنگاوێک بنێ ینی هەنگاو بە هەنگاو پارالێل هاوتەریب دەبێت هەنگاو بدرێ ئەگەر ئەم هەنگاوە نەندرێ ئەم پرۆسیە مەسەنە ئەو پەکەکە ڕێبەرۆجان بانگەوازی کرد
باشە هاوڕ حەسەن ئەمە لە چۆن نووسراوە لە چوو وتراوە نانی هەر ئەو جملەی بڵێن ساری سووریا کە لە ئەخیرەوە وتی بەڵام پێی وتوینە بە پرۆسەیەکی زمینەی سیاسی یاسایی زمینەی سیاسی یاسایی یانیشی یانی دەبێت دەستور بگۆڕێ قانون بگۆڕێ تا پێناسەی هاوڵاتی بوون لە تورکیا مەسلەی زمان مەسلەی ناسنامەکان چکە لەمە لە بەیانگەوازەکانە هەمووی هاتووە ئەمانە دەبێ بگۆڕدرێن نەگۆڕدرێ ینی تۆ ئێستا بەدایان هەزار کادری وڵاتپارێز و دیموکراتخوازی کورد لە تورکیا گیراون ینی تا ئەم دەقێش قەیوم هەیە تا ئێستا ڕێبەرۆژەران خۆی ئازاد نەبووە ڕێبەرۆژەران دەڵێ من هێزی تیۆری پراکتیکیم هەیە کە بتوانم ئەم پرۆسەیە توندوتیژی و شەڕ بگوازم و دۆخی سیاسی و یاسایی بەڵام من ناتوانم لە زیندانە ئەم کارە بکەم حتا ئازاد نەم ئازادش بم پێویستە بۆ منە دەبێ بەشداری کۆنگرە بێ بەبێ بەشداری حەسەن لەکوێ لە چوو ئەمە لە چاپێکەوتنی یەکەمە لەگەڵ عومەر ئۆجەلان لە چاپێکەوتنی دووەمە لەگەڵ شاندی ئیمرالی لە چاپێکەوتنی سێمە لەگەڵ شاندی ئیمرالی ئەمانە باس کراوە و ڕاش گەێنراوە یعنی بەبێ ئامادەبوونی لە سەرەتای کۆنگرەوە تا کۆتایی کۆنگرە لە ئامادەکارەکانی کۆنگرە ڕۆژانی کۆنگرە تا کۆتایی کۆنگرە ڕێبەر ئۆژەلان ئامادەی کۆنگرە نەبێ کۆنگرە ناکرێت کۆنگرە ناکرێت کۆنگرە پەکەکاتوانێت کۆنگرە خۆی بکە بەڵام ئەو کاتە ڕۆژەوی کۆنگرەکەی جیاوازە بێت لە ڕۆژەوەی کە ڕێبەر ئۆژەلان بانگەواسی بۆ کردووە ڕۆژەوەکەی وەک خۆشت دەزانی بەکە ئێستا کۆنگرەی حوتی کردووە هەشتی کردووە نوێی کردووە دەی کردووە یازەی کردووە بەکەکە کۆنگرە خۆیەکە بەڵام کۆنگرەیەک کە بۆ ئەوەی ببێت بە ئۆرگانیزاسیۆنێکی یان ڕێخستنێکی سیاسی یاسایی ئاشکرا ئەوە دەبێت ڕێبەرۆژەران بۆ خۆی ئامادە بێت چکە ئەو سەرۆکی ئەو حیزبێت تام دەقێش ئەو کاتە دەبێت ڕێبەرۆژەران ئازاد بێت بتوانێت پەیوەندی لەگە خەڵکەکەی خۆی بکە پەیوەندی لەگە فەرماندە و سەرکردایەتی ئەم حیزبە بکە بکەوێتە گفتوگۆوە و مەسەلە بەشدار بێ لە داڕشتنی دەستورە ئەمانە نەکرێت مەسەل کۆنگرسیۆن بکرا مەسەلەکە ئەوە نییە دەوڵەت باخشەلی بە خۆی ئەڵێ بە کۆنگرە بکەین باشە کۆنگرە چۆن بکرێت بەم شێوە ناکرێت کاتەن یەک شتی تر هەیە سەبارەت بەم ڕێکەوتنە قسەیەکی ئاوا ئەکرێ وترێ ئەمە نیشانی ئەدا کە ئیتر ڕۆژگاری خەباتی چەکداری تەواو بوو وابێت چەکەکان دابرێن و ئەم قسەیە کە ئۆجەلان کردوێتی باسەکە هەر لەسەرەوە نییە کە دەوڵەت چی بکات و ئێمە چی بکەین و ئەوانە قسەکە لەسەرەوەی بە جۆرێک ڕاگەیاندنی ئەوەیە کە ئیتر چەک نەک هەر لە تورکیا ینی هەر ناتوانێت ئیتر تاکتیکێکی گونجاوی خەبات بێ خەباتی چەکداری ینی من ناتوانێت ئەمە شێوازێکی گونجاوی خەبات بێ وە لە لایەکی تریشەوە پەکەکە ڕۆژی تەواو بوو یعنی پەکەکە لە ساڵی 93 بەڕەسمی لە سال 91 بە فەرمی گوتوێتی شۆڕشی ژیانەوە ئەنی ژیانەوەی نەتەوەی تەواو بووە شۆڕشی دیموکراسی دەست پێ دەکات کاتی شۆڕشی دیموکراسیە قۆناغی ژیانەوەی تێکۆشانی چەکداری ڕۆلی خۆی بینیوە نۆرەی تێکۆشانی سیاسی و چارەسەری سیاسیە ئەمە لە ساڵی 91 ڕاگەیاندراوە لە کۆنگرەی لە 91ەوە دوای سەرهەڵدانەکانی جەزیرە و نووسێبین وانە ئەمە ڕاگەیاندراوە بەڵام کێشەکە لەوەدا کە مخاتەبێکی ئەم بابەتەنی ینی تۆ چەک ڕۆلی خۆی تەواو بووە ئەوەی کە لە ڕێگەی چەک بەدەستاتوە بەدەستاتووە نۆرەی ئەوەیە کە بتوانرێت بە سیاسی و دیموکراتیک پرسەکە چارەسەر ئەمە لە نوتێک و پەکەکە بەتابێت ڕێبەرا و گەیشتوتە و قەناتە ینی ئەمە هەندێک دەڵێن لە زیندانەوە ئەمە وانە لە نەوەدویەکە بە شێوەیەکی لە حتا لە کۆنگرەی 5 راپۆرتی سیاسی کۆنگرەی 5 هەیە زۆر بەورکە تاوان کۆنگرەی 5 لە ساڵی 95 ینی لە زستان بۆ باری 95 کۆنگرەکە سازدراوە لە کۆنگرەی 5دا زۆر بەڕوونی و بە ئاشکرایی و بە سەراحەت ئەم بابەتەی تاوتوێ کردووە و لەسەر ئەو بنەمایش تا ساڵی 1970 تا پێش پیلانگێریەکە ئەمە بە شێوەیەکی این قسە لەسەرکراوە و لەسەر ئەو بنەمایش لە نێوان ئەربەکان و پەکەکە نامەگۆڕینەوە هەبوو بەڵام کێشەکە لە کۆنگرێ حەوتدا ینی کۆنگرێ حەوت ڕێک لە ساڵی 2000 ئەنجامدا
لە کۆنگرێ حوت پەکەکە استراتیژی خۆی گۆڕیوە یعنی استراتیژی ئەوەی کە لە ڕێگەی تێکۆشانی چەکداری یان بڵنگەری لایی بگات بە ئامانجەکانی ئەم استراتیژەی گۆڕیوە یعنی بۆ استراتیژ گۆڕیوەتی بۆش ئارگەکەی کرد بە هەپەگە یعنی ئەو کاتە ئارتە شرزگاری گەری کوردستان و بۆ بە هەپەکەواتە هێزەکانی پاراستی گەڵواتە چەک تەنیا بۆ بەرگریڕەوەیە نەک بۆ گەیشتن بە ئامانجەکان جا لەو کاتەوە ساڵی لەو کاتەوە استراتیژی فەرمی پەکەکە لە ڕێ مەسەلەی چەکداری کۆتایی پێهاتوانی بەڵام ئەمە تەنیا لە دۆخی بەرگریڕەوە دەماوەتەوە یەک دوو پەکەکە ساڵی 2002 لە کۆنگرەی هەشتا 2002 کۆنگرەی هەشت پەکەکە خۆی هەڵوەشاندەوە یعنی ئەو هێڵوەشانەوەی کە ئێستا باسی دەکەی خۆی هەڵوەشاندەوە بوو بە کۆنگرەی ئازادی و دیموکراتی کوردستان کادەک دواتر بوو بە کۆنگرەی گەل و دواترش فراوانتر بوو بە سیستەم و بە کەجەکە یعنی پەکەکە لە ساڵی 2002 خۆی هەڵوەشاندەوە بەڵام کاتێکە پەکەکە خۆی هەڵوەشاندەوە و ڕێک لەو ساڵێکە خۆی هەڵوەشاندەوە بوو بە کەدەک پەکە خرالیستی تیرۆرەوە پەکەکە ساڵی 2005 جارێکتر خۆی ئاوا کردەوە واتە دامەزرانەوەی پەکە ساڵی 2005 بوو ئەمە لە کاتێکدا 2002 خۆی هەڵوەشاندە بوو بە کەدەک کەواتە خۆ هەڵوەشانەوەی کە پەکە ڕێبەرۆجران باسی دەکات واتە سەر لە نوێ بنیادنانەوە سەر نوێبوونەوە لەسەر بنەمای دووشت یەک گۆڕان ینی گۆڕانکاری دوو وەرچەرخان یعنی ئەو خۆ هەڵوەشانەوەی کە ڕێبەرۆجران لە نامەکەیە لە پەیامەکەیە باسی دەکات خۆ هەڵوەشانەوە واتە نوێبوونەوە لەسەر بنەمای هەندێشتی پەکەکە دەبێت بگۆڕێ هەندێشتی پەکەش دەبێت وەرچەرخانی تێدا بکە تاقشتی کە ناگۆڕێ لە پەکەکە سێشتا یەک فەلسەفەی ئازادی پەکەکە ناگۆڕێ پارادیگماکەی خۆی نەگۆڕیوە ئەنی ئێستا ئەم پارادیگمان نوێی کە هەتی ناگۆڕێ و ئامانجەکانێتی ئەمانە ناگۆڕێ بەڵام شێوازی کار ئوستوبی گەیشتن بە ئامانجەکان ئامرازەکانی گەیشتن بە ئامانج ئەگۆڕێ لە زمانی ئەوانش مەسەلەی چەکە بەڵام ئەمە پێویستی بە زمینەیەکی یاسایی و سیاسی هەیە ئەمە نەبێ تۆ ناتوانێت چەکدا بنێ زۆر باشە هاوڕێ حەسەن گفتوگەکەمان لەوا چێت تۆزێک درێژتر ببێتەوە لەبەرێ پرسیارەکان زۆرن و مەسایلەکانی نێوەعدی سعاتێکمان لە تۆ وەرگرتە بوو بەڵام هێشتا پرسیارەکانیشم نەکردەوە نزیک بوو سێ چارێکی تەواو بووە وەختەکەمان هاوڕێیان و ئازیزان سوپاسانەکەین کە بینەرمانن زۆرتریش سوپاسانەکەین ئەگەر لینکی ئەم بەرنامەیە لە لای خۆتانەوە بڵاو بکەنەوە بۆی بینەرانیشی زۆرترمان لەگەڵا بن ئەم بەرنامەی ڕاستە و خۆیە ئەگەر لە ڕێگەی یوتیوبەوە تەماشاکارمان من بۆ ئێمە باشترە و هەروەها ئەگەر نەتان کردووە تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن محوری چتری قسە و باسەکانمان سەبارەت بە ڕۆژاوای کوردستانە بە بڵین بە ئەزمموی ڕۆژاوایە ینی ئەمەی کە لێرە لە ڕۆژاوا دروست بوو پێک هاتوو ئەوان ئایا کاریگەری پەیامەکەی ئۆجەلانە لەسەر هەسەدا ینی ئەمەش هەر لە درێژەی ئەوەیە ئەو ڕێکەوتنی کە لە بەڵێ مەبەست ڕێکەوتنەکەیە ڕێکەوتنی نێوان هەسەدە و ئەحمەد شەرە ئایا ئەمە کاریگەری لە پەیامەکەی ئۆجالان وەرگرتووە ئەم ڕێکەوتنە بەدەنگاو هاتنەوە ئەو پەیامەیە و ئەو ڕێکەوتنە بواری سەرکەوتنی جێبەجبوونی تا چەندێکە ینی من نازانم لەوانەیە بۆ زۆری کەش پرسیار بێ ئایا جۆلانی و دار و دەستەکەی توانن هاوکات هەم شریعەتی ئیسلام جێبەجێ بکەن و هەم ئەم ڕێکەوتن لەگەڵ هەسەدای بەرنە پێشەوە سەرەتا ئەو ڕێککەوتنە بێگومان لە کاریگەری بانگەوازیکە ڕێبەراپ و لەسەر ئەم ڕێککەوتنە هەیە دەبێ ئەمە ڕوون ببینێ و ڕێککەوتنەکەش لەسەر بنەمایەکە کە ببێتە بنەما بۆ سووریای داهاتوو واتە هەم دەستوری سووریای داهاتوو هەم سیستەمی نوێی سووریا یان سیستەمی داهاتووی سووریا لەسەر ئەو بنەما هەشتخاڵیە کە ڕێککەوتووە بەڵام دەبێت هەندێک شتەیە هەندێک وردەکاری هەیە ئەگەر باسی بکەن پێم وایە سوودی دەبێت بۆ ئامادەبوانی بەڕێز ئەو ڕێککەوتنە تەمەن ئەوەی کە واژۆی کردووە مەزلوم عەبدیە بە ناوی هەسەدەوە شەڕیش بە ناوی دەوڵەتەوە بەڵام بە مەزەندەی من و بە تەسەوری من و بە جوێری ئەوەی کە من لە بارودۆخی سووریا تێگەیشتوم من و تۆ چەندە
ڕۆڵمان هەیە لەو ڕێککەوتنە ئەحمەد شەڕی شار ئەوەندە بۆچی ئەم قسێ دەکەم بۆی کە هەندێک ڕوونتر قسە بکەم ئەو ڕێککەوتنە لە بنچینەدا لە نێوان هەسەدە و ئەوانەی کە ئەحمەد شەر یان هێناوە و بەکاری دێن ینی هەسەدا ئەو ڕێککەوتناگە تۆ باش و بە وردی بیخوێنیتەوە ڕێککەوتنێکە سیرکە نە بسمیلای تێدایە نە ئاياتێکی خۆ قورآانی تێدایە نە ئینێکی تیا ڕێک وەکو کەسێکی زۆر پرۆفیشنال نووسیوێتی هەموو چەمکەکانیشی کە تێدا بەکارەوە زۆر وردە ئەمە بە هیچ شێوەیەک نەک مادەیەکی لەو هەشت مادەیە دەتوانم بڵێ یەک ڕستەش یەک کەلیمەش لە مێشکی ئەحمەد شەر ئەو نەهاتوو ئەحمەد شەر تەنیا ئیمزای کرد ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە لە بنچینەدا ئەوەی من لێ تێگەیشتووە ئەو ڕێککەوتن لە نێوان هەسەدە و ئەوانەی کە سووریای داهات و فۆرمیلاکەن لە نێوان ئەوانەیە واتە ئەو هێزانەی کە لە پشت ئەحمەد شەر هەون ئەوانەی کە لە هێزەکان لە پشت ئەحمەد شەر هەون ئەمریکایە بەریتانیایە فەڕەنسایە سعودیا و ئەو دەوڵەتانە واتە عەرەبیەکانیش وایە ئوردون و هەتا ئەوانەی ئەمانن ینی ئەو ڕێککەوتنە ئەگەر مرۆڤ بیخوێن تو تەنانەت ئەگە هەندێک دوورتر بڕۆم دەتوانم بڵێم بە عەقڵێکی ڕۆژ ئاوایی ینی غەربی نووسراوە نەک عەقڵێکی هینیتیانە چونکو حتا وشتە بەکارێنانی چەمکی کۆمەلگای کوردی مەسەلەی دیموکراسی مەسەلەی ئیدارە ئەگەڕانەوەی ئاوارەکان پێگەی کورد لەناو ئەو سووریای داهات و هەموو ئەمانە مرۆڤ نیشان دەکە ئەمە ڕێککەوتنە ڕاستە ئەوانچی بێتیان کۆمیونیتی دوای تەرجمەیان کردو بۆ کۆمەلگای کوردی یا المجتمع الكوردی ینی من وا هەستم کرد چکە من المجتمع الكوردی لە ئەدەبیاتی عەرەبیە وجودی نییە من نەمبیستوە قەت هیچ کاتێک نەمبیستوە المجتمع الكوردی ئەنجا ینی ئەوە شرۆڤێ منە بۆ ئەم بابەتە ئەوەندەی کە من لە سووریا تێگەیشتبووم و لە هەسەدە تێگەیشتم و لە ئەو هێزان سەکەی خۆت بیر نەچێتەوە بالمناسبە کا حەسەن برادێکێ لە کوردستانی عێراق پرۆفیسۆری شناوی سەربەزنەویە ئەم مجتمعی کوردی کردبوو بە مەوزوعی یەک تێزی گەورە و دوور و درێژ کە ئێمە بە هێندی پێستورەکانی ئەمریکای لاتینمان نەزان و بە نازانم ئابۆژینەکانی ئوسترالیان بەڕێزە زۆر ئەم بەرەزە یەک دەوێت زۆر ئەکادمیانە قسە بکە بەڵام ئەوەندەی من لێ تێگەیشتم زیاتر لە بەعقلێکی زۆر کلاسیکی بزوتنەوەی کلاسیکی ناسیۆنالیستی سەرەتایی میلیگەرای سەرەتایی زۆر بیرەکاتەوە بەڵام بە ناوی ئەکادمیشێنەوە بم ڕێزمێ بۆی من قسە لەسەی ناکەم بەڵام یعنی ئەوەی کە ئەو باسی دەکە دوورە لەم بابەتانەوە بەڵامی تر وەکڵێن ئەوش مافی قسەی هەیە با خۆی قسەی خۆی بکە بەڵام ئەم بابەتە چییە ینی ئەمە بنەمایە بۆ دەستور بۆی کە کورد وەکو پێکاتەیەک چکە ئێوە ئەگەر ئاگدار لە کۆنگرەکەی ئیتالیا لە کۆنگرەکەی سعودیا لە کۆنگرەکەی لە فەرەنساکرا کۆفرانسەکە لە فەرەنساکرا هەموو جەخ لە سەرێک خەڵکرێەوە کورد پێکاتەیەکی سەرەکی سووریا دەبێت ڕۆڵی هەبێ لە هەموو بوارەکاندا ئەم قسانە هەموو کۆی ئەمانە ئەم هەشت مادەی لێ بەرامات کە بۆ کورد زۆر گرنگە ینی لە ڕووی استراتیژیەوە زۆر گرنگە جاری یەکەمە بە شێوەیەکی فەرمی پێش دەستور ڕێککەوتنێک دەکرێت دەستوریش لەسەر ئەم ڕێمایە دەبێ سووریای داهاتوو مەسە زۆر شتی خاڵی گرنگەیە سووریای داهاتوو ئەوەی کە ئەو ڕژێ ئەو سیستەمێک کە دروست دەبێت سێ خاڵی تێدا زۆر گرنگە سووریایەکی ناناوەندیە یەک سووریایەکی نانەتەوەی نادینیە ینی فۆرمەکەی فۆرمێکی نادینی نانەتەوەیە سێ هەموو پێکاتەکان ئەنی ناسنامەکان و پێکاتەکان ناو سوودانی نەتەوەکان و گەلەکان و باوەڕمەندیەکان هەمووی تێدا ماف و ئازادەکانی خۆیان لەم سیستەمە نوێدا جێگیر کراوە ئەم سێ بابەتە لە ڕێککەوتنەکەشدا هەیە و ئەوانەی کە لە پشت لە سەرپەرشتی دەستوری داهاتوو و ئینەکەن ئەمانە لەسەر ئەمە کۆکن هەڵبەتە ئەحمەد شەرە لێرەدا ڕۆلی چییە یعنی ئەمەش پێویستە باسکەین ئەحمەد شەرە ڕۆلی ئەو پیۆنە ئەبینێت کە قۆناغی ڕاگوزەری تێدەپەڕێنێ تا ئەو شوێنە ڕۆلی هەیە بۆش سیر بکەین چونکو
دوو ڕۆژ دوای ڕێککەوتنی ئەو ڕێککەوتنی کە بڵێم واژۆی کرد ئەو ڕێککەوت ناشخاڵیا دوو ڕۆژ بوو ئەو زامەگە بەهەڵە دانەچوم دوو ڕۆژ بیان ڕۆژێکیان دوو ڕۆژ بوو دەستورێکیان پێ ئیمزا کرد دەستورەکە ئەگەر مرۆڤ باش بیخوێنێتەوە بە عەقڵی ئیبن تەیمیە نووسراوە بە عەقڵی ئیبن تەیمیانی وەک ئەوەی کە ئیبن تەیمیە لە قەبر هەڵسابێتەوە دەستورێکی نووسوی بەڵام ئەوەندەی کە من ورد دەستورەکەم خوێندەوە من هەستم کرد کە ئەم دەستورە لە ئەنقەرە بە تورکی نووسراوە لە دیمەشق تەرجمە کراوە و وەکو چۆن ڕێککەوتنەکەیاندایە ئەحمەد شەرع گوتیان ئیمزا بکە ئەوەشی ئیمزا کرد ئەحمەد شەرع دەیەوێ لە پێگەکەی بمێنێتەوە هەم تورکیا ڕازی دەکا هەم ئەو دەوڵەتانەش ڕازی دەکە کە لە هێناویانە بە تایبەتی بەریتانیا و ئەمریکا و ئیسرائیل حەبلێنەکە حەبلێنەوە نیە بەڵام ئەم حەبلێنە ئەو حەبلێنە نۆمان تەمەنی نۆمانگە لەمە زیاتر ناخیان ینی وەکو دەڵێن 5 ساڵ و نازانم دوای انتخابات و ئەمە نییە تەمەنی ئەو زۆر کورتە زۆر کورتە بۆ ئەم قۆناغە گرنگە ئێستا ئەوەی کە ئیشی لەسەرەکرێت داڕشتنی دەستورەکە ئێستا لیژنەی دەستوری دانەدراوە لیژنەی دەستوری ئێستا دانەدراوە خەریکن دادنێن لیژنەی دەستوریش ئەوەندەی کە من ئاگادار بم هەموو پێکاتەکانی سووریای تێدایە سونیەکانیشی تێدایە ئەوانی ترشی تێدایە حتا ئەوانەی تێدا کە ناسیۆنالیسم بەڵام لیبرالن لای سیکولارن ئەوانیشی تایە یعنی ئەم لیژنە دەستوریە دەستورێک دادەڕێژێ دوای ئەوە بنەمای ڕیفراندۆم و شتانە سەردەست پێ ئەمە سووریە ئەوەیە ینی نا ئەو دەستورە پێک نایەک دووش ئەوەی کە بە بچینە وەرەژێ لەمە و دووە ئەو هەشت مادەیە سووریاش دەسەر ئەم بنەمایە دادەنرێ عقلی ئەو عقلە دیموکراتی کە هەسەدە هەیەی یان خۆ بەڕێبەتی دیموکراتیەتی و ئەوانش کە لە پشت ئەحمەد شەرعن ناتوان عقلی ئەحمەد شەرع و عقلەتی ئەحمەد شەرع و ئەوانەی کە لەگەڵ ئەحمەد شەرعن ئەو گروپات چەتانە قبول بکە ممکن نییە قبول بکرێت چونکو یعنی ئەمە ناکرێت وەکو مەسەلەی تێز و دژە تێزیش بڵێ وڵا بە تێز و دژە تێز سنتێزێک یان کۆتێزێک بکە ئەمەش ناکرێت ینی دواکەوتووی پاشبەڕۆی مانع جەمع ئەسڵەن نییە بێکەوە تێکەڵ بن ینی یا بەشێک بازشتی سیر و عجایبی ژەبینی لە ئەوانیش لە زمنی ئەوانیش لە چوارچەوەی ئەو هێزە ستات و پارێزانن کە نادەوڵەتین و بەکارهێنرا و ڕۆلیان تەواو بوو بەکار هەر زۆر سەیریشە مەسەن بۆ نمونەیەکە لە مۆزوعەکانیان کە بەردەوامی ئێڵێنەوە چەکدارە بیانیەکان لە ناو هەسەدەیا بڕۆنەوە بچنەوە بۆ شوێنەکانی خۆیان و سووریا بەجێبێڵن و ئەوانە تو خۆت وەزارەت دیفاعەکەی خۆ دەڵی منتەخەبی قەتەرە هەر کەسێت نیشان باش بشتێنێ ئەمە هی نەزانێت دۆشکە ئازانێ و ئەمە جارە سواری دەبابە و بێنی وەزارەتی دیفاع و ڕێیزەرەکانی لێ دروستکەین و ئەمانە ینی بەڕاستی مەلغەمەیەکی زۆر سەیرە ئەمەی کە هەیە زۆرتر لە هی نەچێت لە خەوێکی ناخۆشە چێت تا ئەوەی کە واقعی بیامێکە لە ئیشیان پێێتی ئەوەی کە زۆریش گرنگە بەرچاوە تورکیا لە هاوکێشەی سووریا وەدەردەنرێ دۆسیەی سووریا لە دەوڵەتانی عەرەبدا دراوەتە سعودیا و ئیمارات و مصر لە دەوڵەتی هەرێمیشدا دراوەتە ئیسرائیل سەرپەرشتی ئەم دۆسیە ئەکە لە ئاسی نێودوڵەتیشدا ئەمریکا و بەریتانیا سەردەست و فەڕەنساش تێدا بەشدارە دۆسیای سووریا ئەمەیە بەڵام خاڵێکی زۆر گرنگ کە بیزانین مۆدیری سووریای داهاتوو چی بێ یعنی ئەو مۆدیری سیستەمەی کە لە سووریای داهاتوو و حتا بە دەستورەکەشەوە چی بێ مۆدیری تورکیای داهاتوو عێراقی داهاتوو کە ئێستا لە گۆڕانکاریدا و خەریکن و سووریای ئێرانی داهاتووش ئەو مۆدیلا بێ مۆدیلێکە ناناوەندیە یعنی نامەرکزیە فۆرمەکانی نامەرکزیش زۆرە خۆ دەزانین لە فیدرالی محافظاتەوە بۆ فیدرالی ئیداری بۆ فیدرالی جوگرافی بۆ فیدرالی ئەتنیکی بۆ هەر فۆرمێکی دیکە یەک ئەمە دووش سیستەمێکی نادینی یعنی بەمانای شریعەت یان فقه وەکو لە دەستورەکەی فقه ئیسلامی نە شریعەت نە دینێک نابێتە مەزدەری دەستور و تەشریع قانون و سیستەمێکی ئەوە نامەرکزیە و هەموو پێکاتەکانی تێدا ئیندەکرێن و نزیکە لە ئەنی فۆرمی ئیدارەکەی نزیکە لە ویلایەت ئەنی جۆری ویلایەت کە هەر ویلایەتێکیش جۆرێک لەسەر بەخۆی خۆی هەیە بەڵام کۆنفیدرال نییە ئەمەش
قسە لەسەرەوە کرا کە هەسەدا چێتە ناو سوپای تورکیاوە ینی چەکدانێت شێ ناو سوپای تورکیاوە سوپای سووریا ببەخشە سوپای سووریا ئەمە چۆنە بە چه ئالێتێکایە وەکو گرروپێکە چێتە ناو سوپای سووریا و پاشان چێتە ناو سوپای سووریا ئەم هەموو چەکدارژنە لە چۆن لە وەزارەتی دیفاعی حکوومەتی جۆلانیا ئەتوانێت مەسەرەن سەرکردەیەکی سەربازی ژن بێت و ئەوانەوان ئەمە شار وەکو چۆن باسم کردەوە عقلەکەی ئەنی ئەحمەد شەر و هەیە تحریر و گروپەکان دیکە لە سووریا جێگیان نابێتەوە جێشی سووریای داهاتوو جێشی سوپای سووریای داهاتوو بنەماکەی ناوکەکەی قەسەدەیە نەک جێشەکانی تر فەیلقی دامەزرێنەر ینی پێڵێن ینی لیوای دامەزریان فەیلقی دامەزرێنەر لە سوپای سووریای داهاتوو ئەوەندەی کە دیار دەبێ قەسەدەیە چونکە قەسەدا هێزەکەی قەسەدا هەموو میلەتانی تێدایە هیچ اینێکی عرقی نەتەوەی دینی نییە هەموو دین و مەزەبەکانی تێدایە و هەموو دیسپلینێکی سەربازیان تێدایە شێوای هایکەری سەربازیەکەی هەریکەرێکی جێشە ئەنی ئەوەی کە بڵین پارتیزانی نییە جێشە میلیشیان نییە هەسەدا ئەنی هایکەرە سیاینەکەی بە شێوەی سوپا داڕێژراوە نەک پارتیزان یان گروپێکی میلیشیایی بەو شێوێنە و ئەوەی کە دیارە سوپای ئەمبرێن هێزەکانی سووریای دیموکراتی دەبێتە سوپای سووریای داهاتوو یعنی ئەوە دەبێتە ناوکەکەی لە تەوەری ئەمەدا چووکو سووریا هەسەدا وەکو شەخص ناچن معنی کۆمەڵێک تاک بچنە ناوهینە وەکو سوپایەکی ناوکی سوپایەکی ئامادە دەچن سوپاکە ئاوادان دەکەن لە دەوری ئەودا ئێستا وەکو ئەوەندەی کە برێن لەو ماوەش پێ ئێستا ئەمریکا باسی وەکرد کە 25,000 شەروانی دیکە بۆ هەسەدا توانستیانی مادی تەکنۆلۆژی و چەک وەسیحی 25,000 شەروانی دیکە زیاد دەکەن ئەمە مانای چیە مانای ئەوەی کە هەسەدا ناچێتە ناو سوپا چکە سوپانی ئێستا لە سووریا سوپانی میلیشیا هەیە هەسەدا ناچێتە ناو سوپاوە بەڵکو هەسەدا خۆی سوپاکەیە و سوپای نوێ لە دەوری ئەو دروستە بێ چونکە ئێستا هەسەدا بەدەیان ئەکادمیای سەربازی هەیە ئەکادمیای ئاسکەری سەرەتا ینی ئەوان لە عێراق پێیان دەگوم مەشات ئەکادمیای چەکی قورسیان هەیە ئەکادمیای ئەفسەریان هەیە ینی سوپایەکە لە تەوەری ئەم سوپای سووریای داهاتوو دروست دەبێ بۆش 25,000 دیکەشی بۆ زیاد دەبێت 150,000 ئەنی سوپای هەسەدا دەبێتە 150,000 ئەمە ناوکی سوپاکەیە ڕاستە هەسەدا بڵێ سەرکردایەتی هەسەدا تەواویان کوردن سەرپاشیان کوردن نەخێر نەک سەرکردایەتەکەی پێکاتەی شەڕوانان پێکاتی شەڕوانان نەزانم ئەوە پێکاتەکەی دیارە پێکاتەی سەرکردایەتیەکەشی ئەنجومەنە سەربازیەکەشی نازم ئەگەر ئێوە هەربەتە ئاگادارن ئەنجومەنی سەربازی هێزەکانی سووریا بە شێوەی هینە بۆ ئەنجومەنی سەربازی مینبەج ئەنجومەنی سەربازی ڕقا ئەنجومەنی سەربازی دێرزور ئەنجومەنی سەربازی بۆ نەقامشت و ئەم ئەنجومەنە سەربازیان ئەنجومەنێکی هاوبەشیان پێکێنەوە لەبەرەوە کوردی تایە ئاشووری تایە تورکمانی تایە تورکمانی ئەوێ ئێزیدی تایە ئەرمەنی تایە عەرەبی تایە کوردی تایە حتا بەشێک لەو دروزیانەش تایە کە پێشتر هەڵاتون یان لە ئینە هەڵات هەموو ئەمانەی تایە بۆیە کە ئەنجومەنەکە فراوان دەبێ بۆ نمونە دروزیەکانیش دەبنە بەشێک لەو سوپایە و هێزی سوپای هینە پێشتر لە ناوچەی تەنەف بوو نازانمەگە بزانی ئەوانە پێیان دەگو سوپای ئازاد ئەوانە ئەمریکا سەرپەرشتە کرد ئەمانەش لەگەڵ ئەم سوپایە تێکەڵە بن لەگەڵ هێزەکان سووریا داهاتوو سووریای هێزەکان سووریای دیموکراتی لەگەڵ هێزەکان سوپای جێشی حڕیان پێ ئەمە لە نزیک تەنەف بوون لە نێوان لە نێوان سووریا و ئوردون ئەوانیش کە زمانێکی زۆر نین بەڵام هەن ئەمان لەگەڵ دروزیەکان ئەمانە دەبنە سوپای داهاتوو و ئەو کەسانەی لەناو جێ میلیشیا ئەوانەی کە ئەفسەرن ینی بەڕسمی ئەفسەرن نەک کابرا ڕیشی هەیە و
ئەنی هیچ علاقی بە ئەفسەر مەفسەرە خۆی کردوتە ئەفسەر ئەمەە ئەوانە کە بەڕاستی ئەفسەرن لە ئاکادمی عسکەری سووریا کۆن بوونە ئەمانەش دەتوانن کە بوونەتە ئۆپۆزیسیۆن بەڵام پێشتر لە ئەفسەر زۆرن کەم نین بەڵێ لە سوپای سووریا هەن لە سوپای سووریادا بوون ئەوانش بەم شێوێت تەشکیلەی نوێی سوپای سووریا دروست دەبێتەوە کەواتە هەسەدە ناچێتە ناو سوپاوە ئەوە هەسەدەیە سوپا بنیاد دەنێ و تەشکیلەکانی دیکەش بە شوێنی ئەوە زۆر باشە مەسلەیەکی تر کە بەڕاستی جێگەی پرسیارە هەویش هەندەی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکەیەتی ینی لەم کەینوبینە قسێکی ئاوا هات ئەوە مەسعود بەرزانی ینی باس کرا بەڕاستی لە میدیا باس کرا من خۆشم لە بەرنامەکانی خۆمە ئاماژەم پێداوە کە مەسعود بەرزانی کرا بە براگەورە گوایە ئەو زەمانەتی ئەم ڕێکەوتناکە ئۆجلان چەندین نامەی بۆ نرد وەفدی ناردە لای وەفد هاتن وەفدی دەمپارتی لەگەڵ بەرزانی دانیشتن لەگەڵ بڵێ سەرۆکی هەرێمی کوردستان نێچیوان دانیشتن چون بۆ سلێمانی لەگەڵ پاڤێڵ و ئەوان دانیشتن ئەمانە وایە کە هەرێمی کوردستان خەریکە قورسایەکی ترپیاکە لەم پرۆسی ئاشتیە خود بە دوای ئەم پەیامی ئۆجلانە یعنی ئەوەندەی من ئاگدارم پەیامی نووسراون نەبووە پەیامی زارەکی بووە کەسی نەکردوتە براگەورە بەڵام لەبەرەوەی پرۆسەکە پەیوەستە بە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەیوەستە بە هەموو کوردیشەوە یانی چۆن باسمان کرد کاریگەری خۆی لەسەر ڕۆژاوا کردووە کە بەشێکی پەیامەکەش پەیوەستە بەوەی کە چۆن ڕۆژئاوا بپارێزرێ لە هەڕەشە و هێرشەکانی سووریا و چەتەکانی سەر بە تورکیا لە هەرشەکانی تورکیا و چەتەکانی سەر بە تورکیا چۆن ڕۆژاوا بپارێزرێ یەک ئەوە دومیش ئێوە خۆتانزانن نزیک بە 34 ساڵ زیاترە ئەنی پارتی لەگەڵ تورکیا لە نێو هاوپەیمانێتێکدا هاوکارێکدا دژی پەکەکە ئێستا لەگەڵ تورکیا لە دانوستاندن و گفتوگۆدای ئاساییە کە لەگەڵ ئەویشە لە دانوستاندن و گفتوگۆدابی چکە ئەوش بەشێک بووە لە استراتیژی تورکیا تاوەکو ئێستا لەبەرەوە ئەم بابەتە بەم شێوەیە مرۆڤ دەتوانێت بیخوێنێتەوە کەسی ئەو نەیکردوتە باین پێگەی باشوور پەیوەست نییە بە پێگەی پارتیەوە پارتی شتێکە پێگەی باشوور شتێکی دیکەیە دەبێت مرۆڤ لێکی جیاواز لێکی جیا کاتەوە باشووریش پێویستی بە گۆڕانکاری هەیە تاوەکو ئێستا ینی باشووری کوردستان لە ڕێگەی تورکیاوە بەبارەمتە ژیراوە و خراوەتە دەستی تورکیاوە ئەو گۆڕانکارێنەی کە لە تورکیا لە باکووری کوردستان لە تورکیا و پێواژەوەی کە ئەگەر قۆناق بە قۆناق بچێتە پێشەوە بێگومان کاریگەرێکی زۆر لەسەر باشووری کوردستان دەکات کاریگەریەکانیش کاریگەری پۆزیتیڤن ئەرێنین ینی بۆ مناگرێت تورکیا لەگەڵم پرۆسەیەدا ناچار دەبێت کۆی سوپای خۆی و ئەو سەد بنکەی کە لە باشووری کوردستانە هەیەی هەمووی بکشێنێتەوە ئەمەش بۆ خۆی لەگەڵ خۆیان هەم لە هاوسەنگی هێزە لە باشووری کوردستانە گرنگی خۆی هەیە ئەو کاتەش دەسەڵاتی باشوور بە هاوکاری تورکیا ناتوانێت لەسەر پێخۆی ڕاوەستێ دەبێت وەڵامی داخوازەکانی خەڵک بداتەوە بە مەزەندەی من زەمینەی تێکۆشانی دیموکراتی زیاترەکە لە باشووری کوردستاندا گەل دەتوانێت زیاتر ئیرادەی خۆی بداتە پێش ئەمەش بۆ خۆی کارێکی پۆزیتیڤە ینی ئیتر ناتوانرێت مەسەرەن لەسەر خوێنی گەریلاکاندا ئیتر شەڕ سیاست بکرێ وەکو 34 ساڵە ئەم حیزبان لەسەر خوێنی باکوور سیاست دەکەن ئەمە ناتوانێت لەمە دو بکەن بەرحاڵ یەکێک لە شتەکانی ژەوەیە کە چارەسەرکردنی پرسی نەتەوەیی یاخود مەسلەی نەتەوەی مەسلەی ستەمی میلی ستەمی نەتەوەی لەسەر خەڵکی کوردستان بە جۆرێک بڵێن مەلەفی ئەو هێزانش ئەپێچێتەوە کە ئەم ستەمەیان بەڕاستی وەکو کانگایەکی زێر ڕۆکارهێناوە چەندین بازرگانیان پێوە کردووە بە جۆرە لە جۆرەکان تەبریری حاکمێتی ناڕەوای خۆیان هەر بەوە داوەتەوە ئێسەوە لەم نەورۆزیان خەریکن ئاهەنگی نەورۆزەکەنەوە و خوانەکەن بە خاوەنی خەڵکی کوردستان و دووبارە ئەوان سەردارن بەڵام هەموو خەڵکە زانێکە ینی ئەگەر بە مەثورە و جاکەش سەیری بکەینەوەوانەوەی کەوا ئەمڕۆ زوحاکی کوردستانە ئەوانن لە زوحاچێک لە کوردستانی خۆمانە لە هەرێمی کوردستانە لە غێری
ئەو دەستە و تاقمە تاڵانکاری کە دەسەڵاتیان بەدەستەوەی شتێکی تر نییە بەرحاڵ لاچوونی ستەمینەتەوەیی لەسەر خەڵکی کوردستان پەردە لەسەر ئەم ڕاستیانە هەڵە ماڵێەوە خەڵک ڕۆشنتر و ڕوونتر دۆست و دوژمنی خۆیان ناسێ سەرنجام بچینە سەر ئێران من شتێکم بیستۆم پێ خۆشە لێرە ڕاستەوخۆ ڕوبەڕووی پێ بکەمەوە ئەزانم ئەگەر ڕێگەم لەسەر شۆگەی سەرەتات پێش بچینە سەر ئێران بە مەزەندەی من ئەوەی کە پێ دەگوترێ پرسی کورد 100 ساڵی ڕابردوو بکراوە بە تەڵەزگەی کورد ئەم تەڵەزگەیە سێ پایی هەیە یەک ئەنی سیستەمی سەرمایە گیانی زلێزەکانی سیستەمی سەرمایە گیانی کە بە پێشتر بەریتانیا و فەڕەنسا بوون ئێستاش ئەمریکا بوویان ئەمە پایەکی پای دووەم دەوڵەت نەتەوەکانی سەر کوردستانن پای سێمی ئەو هێزە ئەنێوانی کە بناوێن لە خۆنەوە بزوتنەوەی کلاسیکی کوردی بزوتنەوەی چەکداری کلاسیک ئەم سێ بێکەوە تەڵەزگەی کوردیانەیە ئەنی گەلی کوردیان دەهاڕێ لەم 100 ساڵە گەلی کوردیان هاڕێەوە ئەم سێ ئەوەی کە تەلەزگەی کوردیان پێکەنەوە بەڵام لەگەڵ چارەسەری پرسی کورد لە چوارچەوەی دیموکراتی و ئاشتیانە ئەم تەلەزگەیە نامێنێ و لەزم نیاوانش ئەو هێزانە کە 100 ساڵە بازرگانی بە پرسی کوردەوە دەکەن چینی باڵادەستی کورد چکە پرسی کورد بە هەندێکی چینایەتی خۆشی هەیە ینی تەنیا وەکو پرسێکی نەتەوەی ناتوانانی فۆرمیلی پێ بدەین ئەمە ڕێژڕاستیەکە چونکو ئەم تەلەزگەی ناوی تەلەزگەی پرسی کوردە بۆ کراوە بە تەلەزگەی کورد چینی باڵادەستی کورد 100 ساڵە بازرگانی پێواکە اینجا ئەمە فەودا بێیان بۆ ژوازی بێ نەتیجەدا چینی باڵادەستی کوردە بێگومان زۆر دروستە بەرحاڵ بچینە سەر بەشی کۆتایی بەرنامەکەمە یا بەشی کۆتایی ئەم میحۆرەکانی بەرنامەکەمان ئێوش لەسەر کاریگەری ئەم بڵین پەیامەیە لەسەر دۆخی کوردستان لە ئێران این دۆخی پرسی کورد لە ئێران بەچلایەکەکەوە ئایا هەمان ئەم پرۆسەی ئاشتیە یاخود بە جۆرێک چارەسەری ئاشتیانە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانی شامەتڕەحە بە مەزەندەی من شتێکیشم بیستۆ پێم خۆشە ڕوبەڕووی ئەوەی بکەمەوە زانم کە بە پێی ئەوەی کە بکرێ حتمما وەڵامە دەنەوە ئەوەم بیستووە کە یەکێک لە بەشەکانی ڕێکەوتنەکانی کە کراوە کە دیارە بە بەشداری ئەمریکا و هێزەکانی تریش لە ناوچەکەیە بە تایبەتی ئەمریکاوە تەنانەت ئیسرائیلیشی تایە ئەوەیە کە ئەو چەکدارانەی یاخود ئەو گەریلایانەی کە لە پێشتر لە قەندیلەوە ڕۆیشتون و ئێستا لە ناو هێزەکانی سووریای دیموکراتان ئەمانە ئەچنە ناو پژاکەوە و لە پرۆسەیەکی سەربازی ڕوبەڕووبوونەوەی جمهوری ئیسلامی ئێرانە بەکارهێنرێ ئەم قسەیان بیستووە ڕێکەوتنێکی وام نەبیستووە ئەنکە هەوێ ڕێکەوتنێکی وا هەبێ بەڵام خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە هەزاران گەریلای هەیە هەر خۆی هەزاران گەریلای هەیە ناویان یەڕەکەیەوە تا یەکینەکانی ڕزگاریان یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکنەکان ڕزگاری کوردستان ئەمە خەڵکی ڕۆژهەڵاتن بە هەزارانن لە هەموو چیاکانی ڕۆژهەڵاتی کوردستانە تا دەگات بە داڵاهەوە و تا دەگاتە خواردتر و ئەملاتر لە هەموو چیاکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەن پێگەیان هەیە چالاکیان هەیە جموجۆڵیان هەیە ئەمانە بۆ خۆیان هێزی خۆیان هەیە بەشی خۆیان هێزی خۆیان سەربازی شەڕ و پێکدادان لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە ئەمانەمان نەویستووە شەڕ نا جموجۆڵی بڵێن ئەوەی کە پێگوترێت لە زمانی سەربازە پێدوی پروپاگاندای چەکداری ینی کار لەسەر کەن ناو خەڵک ئاگەرن قسە بۆ ئەمانە بڵێن هین هەن ینی بە هەزارانیان هەیە بەڵام ئێران وەکو یەکێک لەو دەوڵەتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کێشەی قورسی هەیە لەگەڵ گەلانە و بەتایبەتی لەگەڵ گەلی کووردا ینی ئەگەر زوو هەنگاو نەنێ گۆڕانکاری لە ناو خۆیدا نەکە ماف و ئازادەکانی گەلی کورد گەلانی دیکە زوو چارەسەر نەکە ئەم کێشەیە چارەسەر نەکە محکومە بە گۆڕانکاری لە دەرەوە لە دەستێردانی دەرەوە و زەمینەی ینی شۆڕشی ژن ئازادی بەڕاستی بە مەزەندی موابزەم جارێکش بێکەوە بەشداری بەرنامەیەکمان کە قسەمان کرد پێگەی ئەنی ستوندا ئایدۆلۆژی و
سیاسیەکەی تێکشکان ئەوەی کەماوە تەنیا ستوندا عسکەرتاری و ئەمنیەتەکەیەتی ماوە لەبەرەوە دەوڵەتی ئێران دەبێت هەرچی زووە گۆڕانکاری بکە ڕاست ئێستا لەم دوسێ ڕۆژە دوسێ هەنگاوی ناوە مەسەن گوتی نابێت نەورۆز پیرۆز کرد خەڵک بە لەشاو نەورۆزی پیرۆز کرد هەر زووتریش دەستیان پێ کرد ئەو مەسەلەی حیجاب و ئەم شتانیان ئەو یاسا گۆڕیۆ ئەمانە بەس نین ئەمانە دەبێت ئێران بیزانێ ئەمانە بەس نین کۆمەڵێک گەل هەیە لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت دان بە ماف و ئازادەکانە بندرێ زمانیان کللتوریان بتوانن خۆیان بەڕێوە ببن بەشداری سیاسیان هەبێ یعنی ئێوازان دەوڵەتی ئێران دەوڵەتێکی مەذهبی دینی توتالیتارە ئەم دەوڵەتە ناتوانێت لەم دۆخە لەم گۆڕانکارانە بەردەوام بێ خۆ ئەو ئەتۆمێک کە هەیەی خۆ بەرامبەر گەلی خۆ ناتوانێت بەکاری بێنی ئەو ئەتۆمەت بۆ چییە کە تۆ ناتوانێت کێشەکانی خۆت چارەسەر کرد لەبەرەوە ئێستا ئەو ئەتۆمێک کە دروستی کردویان دەوێت دروستی کە بۆتە بارێکی گران بەسەر بۆتە بەهانەیەک بۆ دەستێوەدان لە جیاتی ئەتۆم پێش بخات پێویستە گەورەترین ئەتۆم پێشخە کە دیموکراسیە ئەگەر ئایا دەتوانێت بێگومان ناتوانێت بەم عقلەتی ویلایەتی فەقێ ناتوانێت گۆڕانکار کرد بۆیە پێویستە سیستەمی تو ئێرانیش بگۆڕێ ئەمە خاڵێکی گرنگە جمهوری ئیسلامی ئێرانیش لەو هێزانە نییە کە توانی تافپەزیری لە خۆی نیشانداتەوەوانەوە نییە وەختی خۆی تابیرێکی ئاوا هەبوویان وەکو میزەڵان وایە یەکونی تێبکەیە تەقێ بۆ نییە بڵێ زەڵانێکە پڕە لەین ئاڵ و گۆڕیکابێ بەڵام من پرسیاریشم لێرە هەبێت شتێکی سروشتێکی سیستەمی ئێرانیش هەیە توانستی داخۆشتاندنی ریفۆرمی هەیە ئەمەشی هەیە ینی وەکو دەوڵەت یان لەم ماوەیە مادی کەڕوبیان مەسەڵ چەندی ساڵ و گرتیان ئازاد توانستێکی خۆگونجاندنێ بەڵام دەوڵەت دوای 45 ساڵ گەیشتۆتە دۆخێک دەبێت بگۆڕدرێ ینی ئەمە ینی ئێران لەوە دەرچووە ریفۆرمی تێدا بکرێت دەبێت بگۆڕدرێ ینی دەبێت گۆڕانکاری بنچینەی لە سیستەمی خۆیدا بکە ینی کا حەسەن پژاک پێ وایە پژاک دروشمی ڕوخاندنی جمهوری ئیسلامی ئێران بەرزکاتەوە لە ڕوخاندن زیاتر ئەوەندەی کە من لە پەژاک تێگەیشتم گۆڕینی سیستەم بە تێکۆشانی دیموکراتی بە تێکۆشانی سیاسی بەو سەر هەڵدانانەی کە بڵێن ژنجیان ئازادی کە بڵێن بەرەو پێش ئەمە فراوانتر بکرێ بەمە گۆڕانکاری بکرێ ینی پەژەک شتوانستێکی گەورەی هەیە ینی لە بواری جەماوەریدا یەکێک لە دەتوان بڵێن بەهێزترین هێزە لە تەواوی ئێراندا نەک لە ڕۆژەدا لە ئاسی کوردستانش نا لە ئاسی ئێراندا بەهێزترینیانە و پێگەیەکی جەماوەری زۆر بەهێزیەیە و لە هەمووشی گرتر پرۆژەی هەیە پەژەک پرۆژەی هەیە و هێزێکی پارتیزانی زۆری هەیە و جەماوەرێکی زۆری هەیە ڕێخستنێکی زۆری هەیە لە هەموو شارەکانی کوردستان و تا لەگات بە شیراز و تاران و گەرێک شوێنی دیکە پێویست ناکەم باسی بکەین ینی توانستێکی گەورەی هەیە لەبەرەوە هێزی هەرە دیموکرات و لە ئێرانە پەژەکە پرۆژەشی هەیە بۆ ڕۆژهەڵات پرۆژەشی هەیە بۆ تەواوی ئێران تەسەورم وایە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئامادەجی ئەوەی کە بتوانێت خۆی بەڕێوە ببە زۆر لە توانستی ڕۆژئاوای کوردستان زیاترە ئەمە وەکو این باسی دەکەم ینی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان توانستەکەی کە هەیەی ماتەوزەی ئەزمموی شوراییشان هەبووە ئەزمموی کۆمەڵە و شوراکان و بەڕاگراوندێکی کارەکان و شتێکی تازە نەبوو بۆیان ئەوەی کە لە کوردستانی ئێرانە بووە ئێمە لە کوردستانی عێراق لە ئەزمموی شوراکانی کوردستانی ئێرانەوە فێر بووین کە جوڵانی شوراکانمان بڕێ ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت و ئێران بەگشتی ئەو توانست ئەو ئەزممونەی ساڵی 1970 ئەمانەشی هەیە و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی زۆر وشیارە ینی وەکو دەتوانین بڵێن لە دوای ئەو ئەزمموی 1970 لە دوای ئەوە کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان ئەنی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خۆی دینامیزمی خۆی پێش خستووە لە دەرەوەی حزبە کلاسیکەکە ئەمە زۆر گرنگە بۆیە خەڵکی ینی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان توانستی خۆبەڕێوەرەتی زۆر بەهێزتری هەیە وەک ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستانی ینی ئەمە ڕنگ بێ بۆ هەندێک کەس هین بێ ینی وەکو شتێکی زیادەڕۆی بەڵام ئەوەندێک کە من خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بناسم توانای ئەوەی کە بتوانێت سیستەمێکی خۆبەڕێوەرەتی هێزێکی زۆر لە حەسەدە گەورەتر
پێک بێنێ ئەم پۆتانسیێنە لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە بۆی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان کێشەیەکی وای بۆ نایەتە پێش وەکو کە بڵێن لە ڕۆژئاوای کوردستاندا لە 12 ساڵەدا تا خۆیان لەسەر پێڕاگرت زۆر کێشەیان بۆ دروست بوو ڕۆژهەڵاتی کوردستان ئەم کێشانیان نابێ و لە هەمووشی گرنگتر عقلی ڕۆژهەڵاتی کوردستان لە حیزبە کلاسیەکان زۆر لە پێشووترە ئەمە زۆر گرنگە یعنی گەل لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان لە حیزبە کلاسیکەکانی ڕا پێشووتر زۆر لە پێشترە مەسەلا نە سەڵتەنەت تەلەبیان ئەنی ئەسڵ سەڵتەنەت تەلەب هەر ڕەتەکەنەوە ئەم حیزبی کلاسیک میلیگەرای سەرەتایی ڕەتەکەنەوە ئەو حیزبە دینی و سەلەفی و خەلەفی و نەزە ئەم شتانە ئەنی قبول ناکەن کۆمەلگایەکە ئامادەیە بۆ ئینەکی سیستەمێکی دیموکراتیک لەبەرەوە چەپ و سۆشیالیزمیش لە کوردستانی ئێرانە زۆر هینترە زۆر بەرجەستەتر و میراسێکی بەهاداریشیان هەیە ینی دەبێت ئەوش مرۆڤ لەبیر نەکە ینی میراسێکی گەورەی سوسیالیستی و چەپ و بەرخودانێکی لە ڕۆژهەڵاتی کوردستانی لەبەرەوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا لە چوارچێوەی ڕێکخراوی مەدەنیدا لە چوارچێوە ڕێکخراوی وەکو چالاکوان هینێکی گرنگیان هەیە ئێستا لە ناو کۆمەلگای ڕۆژهەڵاتدا فۆرمێک لە خۆڕێخستنی کۆمەلگا دروست بووە ئەگەر سبنێ دەرفەتی بۆ بڕەخسێ دەبێتە فۆرمێکی خۆ بەڕێوەرەتی ئەمە زۆر گرنگە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەبەرەوە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر پرشکدارە زۆر پرشکدارە توانستی لە هی ڕۆژئاوای کوردستانیش زیاترە توانستی ئەوەی کە کاریگەری لەسەر تەواوی ئێرانیش دابنێ ینی گەلانی دیکەی ئێران مەزەندەی من ڕۆژهەڵاتی کوردستان دەکەنە نمونە بۆ ئێرانی داهاتوو بۆ سیستەمی ئێرانی داهاتوو ینی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چی سیستەمێک بپەشرێنن گەلانی ئێران بە تایبەتی بەلوچ و تەنان تا ڕادەیەک مەسەن عەرەبی ئەحواز و ئەمانە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان مۆدیلەکەی ئەوان پێیان پەسەندە ئەوان ئەو مۆدیلە بەبنەما دەگرن ئەمەش خاڵێکی پۆزەتیفە بۆ گەلی کورد لە ڕۆژهەڵات و ئێرانیش زۆر باشە وەختمان زۆر گرتی من دیارە بەوەی نەورۆزەوەی دیارە بینەرانمان کەمتر بوون ئەم شەو هەمووی لە ئاهەنگە ئەلەوەی لە ئاهەنگە ناقیشانێ دیارە بەڵام وەرحاڵ فرسەتەکە ئاوا بووم وەختی ترمان دەست ناکەوت لەگەڵ بەڕێستا و باشیش بوو وەختیاکە دوانیت ئامادەبی لەگەڵمانە بەڵام حتمما بەمە کۆتایی پێ نەهێنی لە فرسەتی تریشە سەبارەت بە پێشاتەکانی تر و بۆ ڕووداوانی تروانە ترکەینەوەوانە و بەشێکیش گفتوگۆی ئەم جارەمان من پێشنیارەکەم کە کەمێک تیوری بێ سەبارەت بەم مەسەلەیەوە تیوریەکانی کۆمەلگای دیموکراتی جوانیبی زۆری هەیە یا ئەوەی کە ئەم تەرحەی کە پەکەکەهێتی جوانیبی زۆری هەیە پێویستەکە تاوتوی بکەین لێ وەربینەوە ڕخنەی لەسەرم بۆ خۆ بەش بەعاد خۆم ڕخنم زۆرە لەسەری بەڵامی تر ئەم گفتوگویانە ڕێگا کاتەوە و باشتر لە یەک حاڵی بین و زۆرتریش لە ڕخنەکان و بڵین ئەو شتانێک کە ڕێک ناکەین لەسەریان ڕوون بێتەوە کە چییە بەڵام من دووبارە زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵت کردم بۆ ئومێدێکە ئەم بابەتە بەرنامانە دووبارە بێتەوە گەر پرسیارێکیش هەبوو لە داهاتوە هاتووەوانە هەڵێگرین بۆ بەرنامەکانی تر زۆر سپاس بۆ دەرفەتێک کە ئێوەش بۆ تەڕەساندین بۆ بەڕێزانێک کە تاوە پێستا لەگەڵمان و جێمانی دەگرن زۆر سپاس ئەگەدارکەم و کوورەکیشە منداوەێ بنەکەم دەرفەتێکی باش بۆندەی گفتوگۆمان کرد هیوادارین لە داهاتوودا بتوانین زیاترەوە بکەین زۆر سپاس بۆ تۆی بەڕێزیش هەر بژین بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم شەویشمان تا بەرنامەیەکی تر و دیدارشی لەگەڵ ئێوەی ئازیزە بە شادی و کامەرایتان سپێرم هەر بژین